سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کامڕۆژ لەگەڵ هاوکارم شوان لە پرۆگرامێکی نوێی مانگی من هاتوونێتەوە خزمەتتان بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم شەویشمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. زۆر سپاس شێداخان بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێ و تاعات و عیبادەتان قبول بێ. خوای گەورە ئەم مانگە بکاتە مایەی ئارامی هەموو ئەو دڵ و دەروونە نائارامانە و وەروەها بێتە مای خێر بۆ هەموو لایەک. لەم پرۆگرامەشا باس لە تەندروستی دەمووددان و وەروەها شەویلگە و گرفتەکانی ڕوو دەکەین، وەروەها بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش کۆمەڵێک گرفت دروست دەبێت. پزیشکێکی پسپۆڕی نەشتەرگەری شەویلگە و ڕوو دەمووددانمان لەگەڵە بێت و لە بەشی دووەمی بەرنامەکەشمان پەیوەندیدار بە مانگی پیرۆزی ڕەمەزان کە باسکردنە لە بابەتی بەخشین. زۆر جار ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەبینین خێرکردن و هەروەها بەخشندەی زیاترە بێت با بزانین ئەو ڕۆحیەتە با بڵێن کاریگەری مانگە پیرۆزەکەیە یا خۆت خێرەکەی زیاترە و چۆن ببەخشین، چی ببەخشین، کەی بیبەخشین، چۆن بیبەخشین. بەم شێوەیە زیاتر گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین. وەڵە بەڕێزان لەگەڵم دووتەوەرە سەری کێشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت. بەر لەوەی بیشتینە لای میوانەکەمان و تەوریەکەمان گفتوگۆی زیاتری لەسەر بکەین دەچینە لای ناوبڕێک. سەرەتا طبعا نەبێ ئاو بکەیتە حەجە. بەڵێزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە میوانداری زۆر بەڕێز پزیشکی عزیز دکتۆر ئومێد شەفیق پسپۆڕی نەشتەرگەری شەویلگە و ڕوو دەمووددانمان کردووە. کاک دکتۆریان زۆر سپاس ئەم کاتەیە لەگەڵ مامووی سپاس دەکەین بەخێر بێ. سپاس بۆ هەموو لایەک دەستخۆشتان لەکەین بۆ سازانی ئەو دەرفەتە دیارە یەکەم جار نییە لە کەناڵی پێیان. خوا بەخێر بێ دکتۆریان ماڵی خۆتان. بە ناوی خۆمەوە دەستخۆشیتان لێ یەکەم و پیرۆزبایی مانگی پیرۆزی ڕەمەزان چونکە لە سەرەتایین لە خۆمان و سەرجە موسڵمانانەکەین کە بەڕاستی دەرفەتێکە بۆ تاعات و عیبادەت و زۆر بە خۆشحاڵیشەوە ڕاستە کاتەکەی وتان درەنگە، بەڵام من زۆر بە خۆشحاڵیەوە چونکە بەڕاستی هەموو کاتەکانی ڕەمەزان پێویستە ئێمە بەکاری بێنی وەک عیبادەت. زۆر باشە دکتۆریان. هەموو جارە من کێشەم لەگەڵ تایتڵەکەی تۆیە هەیە، نازانم جارە باش خۆم بیکەم باش. پزیشکی زۆر جار تێکەڵی دروست دەبێت لەگەڵ پزیشکی ددانەکان لەگەڵ ئەوانەی نەشتەرگەری شەویلگە و دەمووددانن. دیارە ئەو کەسەی کە تەخەڕوجەکە لە طبی ئەسنان یعنی چۆنڵی پزیشکی ددان پێوتێ پزیشکی ددان دوایەوەی کە اختصاص وەرەگرێ هەر کەسە بەپێی اختصاصەکەی ناونیشانێک و تایتڵێک وەرەگرێ. ئەو کەسەی لە بواری نەشتەرگەریایە دوو جۆرە، ئەوانەی کە با بڵێن لە ئاستی ماستەر و ئەوانە ئەخوێنن پێیانەوترێت نەشتەرگەری دەموودان، بەڵام ئەوانەی کە زیاتر قاڵە بوونەوە و چۆنڵی دکتۆرا وەرەگرن لەو حاڵەتە و 5-6 ساڵێک ئەخوێنن جگەلەوە بە کۆمەڵە قۆناغاتی ئەپەڕن پێیانەوترێت نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگە کە وەکو پزیشکێکی نەشتەرکاری گشتیشی لێدە، یعنی ئەبێتە هاوبەشێک لە بینی پزیشکانی دان و پزیشکانی گشتیدا. وەلەو مهینەش جاری پێشوش ئاماژەم پێدا تقریبا ئێمە هەتوانین 14-15 دکتۆرێکمان هەیە لە سنووری سلێمانی و دەوروبەری. بۆیە ئینشاڵڵا شەو معلوماتی باش و وەروەهانەی ڕێنمایی زۆر باش بە بینەرەکانمان بدەین. بە ئەزنی خوا. دیارە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین با زیاتر ئیسفادە لە کاتەکە بکەین. یەکێک لە پرسیارەکان کە هاونیشتمانانی خۆشەویست زۆر جار ڕوبەڕووی ئێمە کاتەوە من وەکو کەسێکی بڵێن نەشتەرگەری دەم و ڕوو شەویلگە کە لە بەسیترین شتمانە زۆر جار ئاماژەم پێداوە کە دان کێشانێکە هەتاوەکو نەشتەرگەریی گەورە لە شکانی شەویلگە لە با بڵێن بوونی شێرپەنجەی شەویلگەکانی ئەوە یا هەر نەخۆشێکی تی شێرپەنجە بوونی کیسنی ناو شەویلگەکان ئەوانە هەمووی ئاماژەمە پێدا. بەڵام ئەگەر لەوە دەست پێ بکەم چونکە ئەوە پرسیاری زۆربەی هاونیشتمانی خۆشەویستە ئایا ئەتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە بڵێن پرۆسیجەرەکانی پزیشکی ددان ئەوانەی کە پێویستە بۆ هاونیشتمانی خۆشەویست بیکەین بە دڵنیایی بەڵێ، بەڵام بەپێی حاڵەتەکە ئەگۆڕێ ئایا پێویستە ئەو کەسەی کە دێ بۆ لای پزیشکی ددان ڕۆژەکەی بشکێنێ نەخێر، چونکە ئەگەر بۆ نەپێویستی حتا بە هەڵکێشانیش بێ پێویستی بە نەشتەرگەریکی بچووکیش بێ
پێویست ناکە بڵێن ڕۆژەکەی بشکێنێت چونکە ئەو مادی بەکاری ئەهێنین بۆ بەنجەکە بەنجی مۆزوعیە ئەوانەی کە شارەزان لە بوارەکە دەزانن و لە ڕووی شەرعیەکەشی وە پرسیارمان کردو و تا ڕادەیەک شتێکی لێ ئەزانین ئینشاڵڵا هیچ ئیشکالێکی نییە لە ڕووی شەرعیەوە چونکە خواردن نییە بەڵکو تۆ مۆزوعیە بەنجەکە ئەیتە ئەو شوێنە ئیشەکەی بۆکەی بۆی ئەو نەخۆشە تووشی ترس و دڵڕاکێ نەبێ و بە ئاسانی و بە سادەی ئیشەکەی بۆ بکرێت. زۆر باشکە تۆر سەرەتا کەواتە با لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئێمە چۆن لە مانگی ڕەمەزاندا دەدانمان بپارێزین بۆی تووشی ئەم کێشانە نەبین. زۆر باشە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە غەیری مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە پێویستە دەم و ددان وەکو هەر بەشێکی هەر ئەندامێکی تری لاشەی مرۆڤ وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەلی بەدەنیکە عەلەیکە حەق ئەمەش بەشێکە لە ئەندامەکانی لەشی ئێمە کە حەقی لەسەرمانە پێویستە بیپارێزین. سێ گرنگی زۆر سەرەکی هەیە. گرنگی یەکەم ئەوەیە کە ئەگەر بۆ ئێمە دەم و ددانێک و شەویلگەڕوویەکی تەندروستمان هەبێت ئەو کاتە سێ گرنگی زۆرمان هەیە ڕوخسارێکی جوانمان بۆ دروست دەبێت کاتێک کە وشەیەک دەرئەبڕین دەتوانین زۆر بە جوانی دەری ببڕین هەڵی تیانە بێ ئێستا ئەو کەسانی کە کێشەی ڕاستکردنەوەی دانیان هەیە لێرە ئاماژە بۆ بدەم سیرەکەی ناتوانێت هەندێک وشە دەربڕێ بۆ لەبەری بەدانەوەیە بەڵێ لەبەری ددانەکانی ڕێک نییە بۆ نمونە مامۆستانی بەڕێز وەکو مامۆستا لێر ئەگەر یاگەی لێمان بێت بۆنە ئەو ئەزانێ بۆنە لە ڕووی تەلەفۆزاتی قورئانیەوە کە ئەتەوێت هینێک دەربڕی گوشەیەک دەربڕی ئەوە پەیوەندی بە بابەتەکەی جەماعەتی ڕاستکردنەوەی ددانەوە هەیە. پاشان وتمان لە ڕووی جوانیەوە لە ڕووی با بڵێن هەرسەوە ئەگەر بۆ نمونە کەسێک دەمودانی تەواو نەبێ یان جاری وا هەیە سێرەکەی کێشە لە دانەکانی شانیە کێشە لە شەویلگەکەیە هەیە ئێمە نەخۆشی وامان زۆرە پێویستی بە نەشتەرگەری گەورە هەیە پێویستەکە چ شێوازی ئەمە تەشخیص دەبێ خود دیاریەکرێت کە ئەم کێشەیە لە شەویلیایەتی بەڵێ بە سێ شێواز ئێمە دیاری ئەەکەین یەکەم لە ڕووی تیشکەوە بەڕووی وە پاشانیش لە ڕووکەشا دیارە هەندێکی هەندێکیشان جگەلەوەی کە تیشکیش ئێمە شتێکمانەیە پێڕەن کاست قاڵبی بۆ ئەگرین دوای ئەوەش هەڵسەنگاندنی بۆکەین بە هەموو ئەو سێشتە ئەوترێت ترێسین ئەبێ هەڵسەنگاندن بۆ ئەم نەخۆشە بکەین ئایا بە شێوازە پێویستە ئەم شەویلگەیە ببڕێتەوە وەکو خۆی پێوە بنرێتەوە چونکە ئەوە عملێتێکی قورسە و تقریبا کاتەکە ئەگۆڕێ لە 3 ساعات و هەمانە جەریواتان 9 ساعات تا 10 ساعتمان پێچێت بە پێی حاڵتە و قورسیەکەی پاشان پێویستەکات زۆرجار تیم بەکارهێنین ئێمە من زۆرجار لەو نەشتەرگەریانە هەندێک لە پزیشکانی پسپۆڕی هاوڵی خۆم کە لەو بوارەیان بەهوو تیم کارەکە ئەەکەین و ئەنجامی ئەدەین و بالمناسبە ئێمە نەخۆشخانەی بەشین لە سنتەری ددانین هەموو پسپۆڕەکانمان هەیە و خاڵێکی تریش کە پێویستە لێر ئاماژەی پێ بدەم کە ئەمە مژدەیەکە بۆ ئەو کەسانی کە ناتوانن با بڵین بە بەنجی مۆزوعی کارەکەیان بۆ بکرێ ئێمە لە سنتەری ددان نەخۆشخانەی بەخشین چیمان هەیە تیممان هەیە دەتوانن ئەگەر پێویستی بە پڕکردنەوە بێ ئەگەر بە پاکردنەوە بێ ئەگەر بە کێشان بێ ئەگەر مناڵ بێ گەورە بێ ئەگەر بۆ نەشتەرگەریەکی هەبێ دەتوانین جگەلەوەی بە بەنجی مۆزوعی کارەکەی بۆ بکەین بە بەنجی گشتیش کارەکەی بۆ بکەین. زۆر باش وتیشم ئەو سێ گرنگی هەیە گرنگی ئەوەی ڕوخسار پاشان بۆ دکتۆرە و زانیاریە زۆر ڕاستە زۆر جاوترێت لاری دانەکان کە ئێمە پێمان وایە ڕاستە سەبوون هەیە ڕێگەکەوێست فەدانێکی لارە بە ڕێکارە پزیشکەکانی دان ڕێکیەکەنەوە دەڵێن ڕوخساری شت ڕێگە بێتەوە لەگەڵی یعنی ئەمە پشتڕاستی زانستی هەیە بەدڵنیایی تۆ ئەگەر کەسێک ببینی ئەوانەی کە جەماعەتی مەنگۆلیزمن بە ئینگلیزی پێوترێت داون سندرۆم داونەکان ئەبینی سیرەکەی چونکە زمانیان گەورەیە زۆر جار دانەکانیان من زۆر جار بۆ نەخۆش هێڵم وەکو پێکەنینێک شێرم ئەڵم وەکو باوەشێن وایە دانیان چکە زمانیان گەورەیە چکە چی واکە ئێمە بە شێوەی حرفی یوی ئینگلیزی دانەکانمان ڕێز ببێ زەختی ماسوولەکانی زمان و کوڵمەکان و لێوەکانمان وا ئەکاکە بەو شێوەیە ڕیز بێ بەڵام ئەوان لەبەرەوەی زمانیان گەورەترە یعنی ماسوولکەی زمانیان گەورەترە سیرەکەی پرێشەری زمان گەورەترە دانەکانیان دەرپەڕیوترە و زۆر جاریش وەکوتم کێشیان بۆ دروستە بێ و زۆر جاریش بەداخەوە پێویستەکە کە ئێمە بە نەشتەرگەری یا بە بەنجی عام ئیشەکەیان بۆ بکەین لەلایەن پزیشکە پسپۆڕەکانمانەوە وەکو لە سنتەرەکە وتم ئاماژەمان پێدا زۆر باشە کاکتۆر هەندێک جار هەندێک ددانی ناڕێک هەن کە ڕێک ناکرێنەوە یاخود پزیشکە پێچەڵێ بۆ تاکەڵێک کە ئەم دانە ڕێک نابێتەوە ئەمە لە چه حاڵەتێکدایەوە بۆچی هەرچەنە بابەتی پسپۆڕەکەی من نییە بەڵام پێوەستە تقریبان پێمانە چکە ئێمە زۆر جار کۆنتاکتمان لەگەڵ جەماعەتی ڕاستکردنەوە هەیە هەندێک حاڵەت هەیە بۆ نمونە جاری وایە کابرا دوو دانی کەڵبەی هەیە لە ڕووی سەرەوە لەناو مەڵاشویەتی بەڵام ڕێگەکەی لەناو مەڵاشۆکەیە کە گیری خواردووە ڕێگەکەی لارە ئەگەر ڕێگەکەی لار نەبێ قولاپی نەبێ نەخۆشەکە ئەتوانێت ئەو پزیشکە پسپۆڕە ڕاستکردنەوەی بۆی بێنێتە خوارەوە
بە مروری زەمن بەپێی حاڵەکە لەوە 6 مانگەوە پێویستی بێ هەتاوەکو 3 ساڵیش بۆی هێوجیان زیاتریش هەرچەنە ئەو بابەتی پسپۆڕی منیە بەڵام ئەبێ بیڵم بەڵام سیرەکەی ئەمە لەبەرەوەی وەکو شێوە قولاپی نایەتە خوارەوە بۆیە بە ناچاری پزیشکی پسپۆڕی ڕاستکردنەوە بڕیارەدا کە ئەمە بە نەشتەرگەری پێویستە لا برێ و ڕەوانەی ئێمەی دەکەن ئەو نەشتەرگەری ئێوە نەیکەن بەڵێ کەواتە ئەو نەشتەرگەریانە کامن کە ئێوە وەکو پسپۆڕی خۆتان ئەنجامیانەدەن وەکو پسپۆڕی خۆمان ئێمە وەکو وتم لە کێشانێکی دانەوە ئەیگرێتەوە لە ئەو دانەژیرانەی کە لە ناو شەویلگەکەیان لە بوونی کیسی ناو شەویلگەکە لە شکانی شەویلگە بەهۆی حادیسەوە هەر دوێنێ بیناسبە کەسێکی وامان هەبوو کەسەکە جەری وایە ناو سیارە دانیشتووە سیارەکە ئیستۆپێکی ناوکاوی گرتووە و شەویلەکەی شکاوە دوای ئێمە پێویستەکە بە پلێت بە نەشتەرگەریەک بۆی زۆر باشە کاک دکتۆر با بڵێن ڕێژەیەکی زۆر هاونیشتیمانیان لە هەرێمی کورسان بە ڕۆژوو دەبن دەمێ بزانم لە ڕووی تەندروستیەوە بۆ نمونە 14 کاتژمێر بۆ 15 کاتژمێر زیاتریش تا 16 کاتژمێر تۆ هیچ شتێک ناخۆی ئەوانشی کە بە ڕۆژۆ بن تیزاماتی نوێژ جێبەجێکەن ڕەنگە دەمودانێک ئاوا تەڕ بکەن لە کاتی دەستنوێژە بەڵام ئێوارە دێ لە یەک کاتە ڕەنگە ساردی ئاوێکی ساردی زۆر خواردنێکە خۆی چەور بێ وە سوێر بێ وە ترش هەیە یا شیرین هەیە هەمووی ماسوولکەکانی شەویلگە و هەروەها ددانەکان ئەمە تەندروستیان تێک نادا یاخود تووشی گرفت ناکات لە ماوەیەکی کەم فاسیلەیەکی زۆر هیچی بەرنەکەوتۆ لە یەک کاتا و هەموو خواردنە تووشی میکرۆبات یان با بڵێن کاریگەری خراپ بۆ دەمودانمان دروستەکە بەدڵنیایی ئەوانەی کە ئاماژت پێدا مادەم لە مانگی پیرۆزی ڕەمەزانین دەبێت ئەوە بڵین ئەو هاونیشتمان نەخۆشەویستانە کاتێکە کاتی بەربانگە پێویست ناکە ئەو هەموو خواردنە بە یەک جار بخۆن چونکە جگەلەوەی کە ڕووی دەمودان و شەویلگە و ڕوخسار و ماندووبوون و ئەو شتانشی ئەکا بۆ تەندروستی خۆشی خراپە یعنی جەناب ئاماژە بتا ترشی ئەخوا شیرینی ئەخوا شەربەت ئەخوان عافێتیان بێ با بیخۆن بەڵام باشترین ڕێنمایەکانیشان پێ باشترین ڕێنمای لێرە بیڵین ئەوەیە کە بابەتی شۆردنیدان ئێمە زۆر جار پزیشکانی پسپۆڕیدان یا پزیشکانیدان ئاماژەی پێدەن باشترین کاتەکانی دانیشتن چییە؟ وتومانە دایمە شەو کاتی خەو بۆ لەبەری چەند سەعاتێکی زۆر خەوتو و ئاگای لە خۆی و لیک دەرنادرێت تاوەکو پاک بکرێتەوە چکە یەکێک لە هۆکارەکانی پاکڕاکردنی دەمودان چییە؟ لیکە هەر بە ئینگلیزی پێوتێت سێلف کلینزین ئیجنت یعنی هەر بۆ خۆی پاکاتەوە ئەوەش نیعمەتێکی خوای گەورە پێی داوین کە ئێمە بەڕاستی بەردەوام ئەو کەسانی کە کێشەی لێرە ئاماژە پشتێ بدەم مادەم باسی ئەومان کرد ئەوانەی کە شەکرەیان هەیە سێرەکەی وشک بوونەوەی دەمیان زۆرە بۆیە زوو ئاوە خۆن بۆیە زوو دانیان خراپە بێ بۆیە زۆر زیاتر دانیان لەق ئەبێ چونکە ئێمە تەبیعیە بێ دانمان لەقیەکی تیاابێ خی گەورە وای بەدوستین لێژ ئاماژەی بە خاڵێکی تریشەیە ئێمە بابەتی نەشتەرگەری کە لەوانە زەرعیدانەکەین ئەتوانین بڵین زەرعیدان چاندنیدان باشترین جێگرەوەیە کە تا ئێستا علم پێی گەشتووە بەڵام هەر ناگاتە ئەوەی کە خی گەورە دروستی کردە بۆ چونکە لە بینی دانەکە و ئێسکەکە کە خی گەورە بۆی دروست کردوین گۆشتێکی تەنک هەیە کە پێوتێت لیگامێن من نامەوێت زۆر بچمە بابەتە علمیەکەوە ئەو گۆشتە تەنکە واکە ئێمە کە دانێک هەڵەکێشین یا بۆ نە پرێشەرێک و زەختێکی زیاتری لێ ئەبێ ئەو دانە سێرەکەی لە کاتی حادیسەیەکە ئەژوڵێت و دوایی دایئەنێنەوە ڕیزەکەینەوە جێ خۆی ئەگرێتەوە بەبێ ئەوەی کێشەی هەبێ ئەمدانە ڕاستە شکاویشە پێشتر ئێسکەکەی بەڵام بۆچی بەم شێوەیە ئەو سیفەتەی کە تایەتی لە بینی ئێسکەکە و دانەکەوتم گۆشتێکی تەنگەی واتوانێت ئەوە بکە بەڵام ئەوەی کە ئێمە ئەیزەرعیەکەین میکانیکیە ینی توندیەکەین بە بڕخو ئەگەر زەختێک فشارێک لە حەدی خۆی زیاتر بێ ئەیشکێنێ جاریوایە بڕخۆکە ئەشکێنێ جاریوایە کیفەکە ئەشکێنێ بۆیە دایما من ڕێنمایە دەمە ئەو نەخۆشە بەڕێزانی کە دێنە لامە ئەڵم ڕاستە ئێمە باشترین جێگرەوەمان بۆ کردی وەکو شکلی دانەکە و ئیشی پێ ئەەکەیت ئەوانە بەڵام هەر نابێتە ئەوەی تر بەبێ لە ڕقی بیپارێزی ئەو کەسە هەروەکو دانی خۆشمانە بێت لە ڕقی بپارێزین هەروەکو چۆن ئێستا بابەتی نەکەشمان باس کرد وتمان باشترین کات بۆ شۆردنی دانەکان ئەوەیە کە پێشەوەی بخەوێ ئەیتر ئایا لە پاشێوە ئاخەوێ لە شەوە ئاخەوێ چۆن ئەخەوێ پێشەوەی کە بخەوێ مەفروزە دانی بشوات ئەگەر دانیشی نەشێت مەفروزە دەزوو بەکاربێنێت چکە لە بەرنامەی تیژ ئاماژەم پێدا ئەگەر کابرا لە شوێنێک بوو هیچ فڵچە و ئەوشتانی لێ نەبوو ئێستا کەسێک لەو بینەرە خۆشەویستانە گیرێ بابە دکتۆر من لە فڵان شوێنم لە دوکانم لەکوێ ئەومە بەس خۆ ئەتوانێت دەزوویەکی دان 50 مەتری تایە بای 1000 ناری تەڵ ئەبی خاتە گیرفانی ئەگەر دانشۆردنیشی دەست نەکەوێت ئەتوانێت غەرغەرەیەکی ئاو بکە ئەتوانێت میوەیەک بخوات و لەگەڵ یا بین دانەکانی بە دەزۆکە پاکاتەوە کە ئاماژەیەکیش بەم لێرە دەزوو کە زۆر جار هاونیشتمانانی خۆشەویست بە هەڵە بەکارهێنن کە حتا زۆربەی کەسی وادێت لەلا با بڵین ئاستی زانستی و ئەکادمیشی زۆر بەرزە سەرەکەی هەر بە هەڵە دەزۆکە ڕێگە ڕاستەکەی بەکارهێنانی ڕاستەکەی زۆر جوانە
ئەمە کاتێ فڵچەیەک بەکارێنین هەمیشە ئەڵین با لە بنی دانەکە بۆ نوکی دانەکە بە فڵچەکە لە هەموو ئاراستەکان لە دیوی دەرەوە لە دیوی ناوەش بەڵام بینی دانەکان وەڕۆپانەکانی دانەکانیش مەفروزە بە خڕیان بە هێلکەی بێ هەموو جارێ ئاماژەمان بەمەداوە بەڵام ئەو دەزوە کە ئیبەنە دو ناوە لەبەروی بینی دانەکان ڕێک نییە ئاوا لادێکی تایە شێوە سێگۆشەیەکی باریکی بچووک دروستە بێ لە بینی هەردوو دانەکە خواردنەکە لەوێ ئەمێنێ دوای فڵچەکە کە لەم دیوە لێ ئەیە بەشێکی لەو دیوجێ ئەمێنێ کە لەم دیوەش لێ ئەیە بەشێکی تر لەو دیوجێ ئەمێنێ ئەبێت دەزۆکە بەرەتە ناوە و دەزۆکی کە بردە ناوە لە تەنیشتەوە دەریکاتەوە کە ئەمەم بەستی قسەکەی منە ڕێک بۆ سەرۆ نەبێت چونکە بۆچی چکە تۆ ئەمە قەوسێک هەیە لێرە ئاوایەکتر یەگرن ئەم دوو قەوسەکە ئاوایەکەگرن ئەوە سیرەکەی زۆرترین خواردن لەوێ جێ ئەمێنێ کابراڵە دانمەشۆم دکتۆرجان دانیشمەشۆم فڵچەش بەکارێن دەزوش بەکارێن بەزار کلۆرە بێ بۆ کە دەزۆکە بەکارێنێ بە هەڵە بەکارێنێ ئەبێ دەزۆکەی کە بردە خوارەوە لە تەنیشتەوە دەریکاتەوە وەجاری وایە بینەکە زۆرە مەفروزە گرەیەکیش با لە دەزۆکە بۆی بهێنێ با لە بینی دانەکە بۆی خواردنەکە بێنێتە دەرەوە زۆر باش کاتێ لە ڕەمەزاندا ئەو کاتانە کامانن کە گرنگە دانیان تێدا بشین لەوانەیە زۆر کەس بە ڕۆژە بڵێ ترسی ئەوەی هەبێت کە بڵێ ڕۆژۆکە مەشکێت وەکو ڕۆژۆکە ناشکێنێ دانشتن ئەگەر کەسێکیش لە بیر چوو ئەتوانێت دوای پارچەویش بێ هەر بیشوە ئەتوانێت ڕێژەی ئەو مەعجونەی کە بەکارێنی ڕێژێکی کەم بێت زۆر نەبێ نەکا بۆنە بە هەڵا قوتی بایان بۆ نەپی بێتاقەت بێ چۆنڵی تووشی ڕەشانەوە ئەو شتانی بکە ئەتوانێت ڕێژێکی کەم بەکاربێنێ لەو کاتەیە و دەزۆکە بەکاربێن ئەگەر دەزانیشی کە تەحملی ئەوە ناکە ئەتوانێت هەر دەزۆکە بەکاربێنێ غەرغەرێکی ئاو بکە یا غەرغەری مادەی تۆبیمانێ بۆیە من ناوی هیچ ناڵم لێرە نەکات بێتە دیعاە بۆ کەسێک بەڵام ئەتوانێت غەرغەرە بەکاربێنێ ئەتوانێت دەزوو بەکاربێنێ ئەتوانێت فڵچەش بەکاربێن ئەتوانێت سیواکیش بەکاربێنێت چونکە بەستم کاتەکەیەتی چەند جار بە تایبەتی ئێمە کە بە ڕۆژوە بێناتەن ئەتوانین دوو جار زۆر زەرورە دوای ئەوەی کە ئێمە نانی ئێوارە ئەخۆین لەبەر کاک مامۆستا دکتۆر ئاماژەی پێدا ئێمە زۆر خواردنی زۆرە خۆین سیرەکەی ئەو کاتە خواردنێکی زۆر لە بینیدانەکانمانەوێ و ئەژڕوین بۆ مزگەوت ئێمە زۆر جار ئەم خاڵە ئاماژەی پێ بدەم من خۆم ڕۆژانە لە مزگەوت دەبینم سەرەکی کابرا لە ریزی مزگەوتەکە کە تۆ دەستنوێژ گرتو نوێژەکەی وە نییە هەوایەکی بۆ ناخۆش دێ بە بەردەمتا بۆ هەندێک لەو نوێژ خوێنە بە ڕێزانەیە دەمینە شۆردویان بۆ نمونە بە خواردنەکە و یەکسەر هاتۆ بۆ ئێرە ئەمە بەڕاستی لە ڕووی شەرعیشەوە هەروەکو چۆن وتراوە سیر و پیازی خواربانەیە بۆ ئەوێ بەڕاستی گەدانیشی نەشورد بێ و خواردنێکی زۆری خوارد بێ و دەمی بۆنی بێ خەڵکی تری بێزارەکە چکە بەڕاستی تۆ ئەچی بۆ مزگەوت هەموو خەڵکە وەستاوە بە تایبەتی لە ڕەمەزانە خەڵکێکی زۆر وەکو غەیری ڕەمەزان نییە بەشداری ئەکا لە مەراسیمی با بڵین تەراویحە لەبەرەوەی خێری و پاداشتێکی چاکی و گەورەی هەیە بۆیە مەفروزە کابرا دانی بشوات و دەزوش بەکاربێنێ و فڵچەش بەکاربێنێ و ئەگەر بکرێت سیواکیش بەکاربێنێت چکە هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و گوێمان لێ بوو هەمومان بیستومانە ئەگەر قرس نەبووە لەسەر ئومەتەکەمە فەرمێ ئەمر پێکردن لە هەگەڵ هەموو دەستنوێژەکە ئەوە بکەن سیواک بکەن کاتە کاگوشوەر بەڵام هەندێک ئاماژەیەک بم بە خاڵێکیش لەوەیە هەندێک لە برایانی خۆشەویستمان نەیان خوشکانمان باڵین بە تایبەتی برایان لە مزگەوت ئێمە ئەیبینی سیواک بەکارهێنێ سەیرەکەی پارێزەرێکی نییە لەگەڵیان هەر ئیخاتە گیرفانی و باشەوە میکرۆبی وەرناگرێت بە دڵنیایی ئەوە خراپە بێ کیفی پارێزەر هەیە ئەتوانێت پێی بێ بەکاری بێنێ ئەگەر نا ئەتوانێت لە کاتی دەستنوێژەکە کە لە ماڵە دەستنوێژەکەی خۆی سونەتەکە وابزانم وایە ئەگەر من هەڵە نەبم ئەوەیە کە عند كل وضوء ئەفەرمێن لەگەڵ هەموو دەستنوێژەکە بە ئەگەر قرس نەبووە ئەمرم پێکردن کە کەواتە کاک دکتۆر جیاوازی سیواک لەگەڵ فڵچەیە چییە؟ بۆ ئەو کاتی خۆی لە شوێنی تیژ ئاماژەم پێداوە بۆ ئەو کاتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی وتوین باشترین و بۆ ئێستش نەک بڵێ بەس بۆ ئەو کاتە بۆ ئێستش چونکە مەعجونیدان هەندێک مادی تیا زیان بەخش بێت لەوەچێ بۆ هەندێک نۆرمەل فلۆلای ناودەم یعنی بەکتریای سوود بەخشی ناودەم باشە بەڵام ئەوەی سیواکەکە بە پێی علم کە سەرمێنراوە ێژێکە ئامادەم کاتمانی ئەو هەموو شتە باسکەین بەڵام بە کورتی بڵێم سیرەکەی ئەو زیان بەخشەکان ئەکوژێ بەس سوود بەخشەکان ناکوژێ بەڵام ئێمە ئەوە ناکە بەڵام لەوە ئەچێت وەکو پێویست نەڕواتە سیواکش بچێتە هەموو شوێنێکەوە جگە لەگەڵ ئەگە کابرا کەسێکمان هەبێ برایەکمان هەبێ خوشێکمان هەبێ بە سیواک بەکارێنێ قەیچێکە بە لەگەڵ سیوانکەشا دەزوو بەکاربێنێ ئەگەر حەزیشی لە مەعجون کەواتەم دەزوە گرنگە کە ئەبێ لەگەڵ هەموو کاتی بەکاربێنێت بەدڵنیایی بەقەدەر من زۆر جار بە نەخۆشەکان ئەڵێم پێشتریش پێم وتون کە پێشەوەی اختصاصیش وەرگرم وتومە پێیان جگە لەوەی ئەگەر لە شوێنێ بووی هیچ مەعجون و فڵچە و هەر شتێکی لێ نەبوو ئەگەر دەزووی تۆبیشی دەست نەکەوت بە دەزووی ئەتیادی کە بۆ درومان بەکارێ ئەتوانی بینیدانەکان خواردنی تیانەمێنێت چیلکە حیاتەکەی خۆمان ئەوەی کلاسیک لە کوردەواری بەکارێشەوە پێڵن شەویلگە زاوار ناکات بۆ پوک خراپە چکە پوک برینارەکە ئەگەر بە بینێکی زۆری هەبێت لە هەندێک شوێنی بینیدانەکە ئەتوانێت بەکاری بێنێ بەڵام ئەگەر
بۆ بینەکە زۆر نییە یا بینەکە زۆرە و لە شوێنێکی وا دانیشتوە توانای ئەوەی نییە بڕات فڵچێ بەکاربێنێ یا دەزوو بەکاربێنێ مەفروزە لەو کاتەیە چی بکات مەفروزە ئەتوانێت بەکاریبێنێ بەڵام بەمەرجێ پوکەکەی برینار نکات چکە هۆکارە بۆ پوک بریناردن ئالێ لەشە خاڵێکم بیرەکەوێتەوە کە خاڵێکی زۆر گرنگە زۆر جار کێشەی نەخۆشە خۆشەویستەکانمانە کە دێو بە لامان ئەگەر هەر برینێک هەبوو لە ناو دەمتان لە 2 هەفتە تێپەڕی برینەکە چاک نەبوو مەفروزە بە زووی بە خێرایی سەردانی دکتۆرێکی پسپۆڕی بۆ چونکە زۆر جار ڤایرۆسە خراپەکان نەخۆشی خراپەکان کە لە شەویلگە و ڕوخسارە ڕووەدا ئەلەو برینانەوە دروستە بێ کە زۆر جار هۆکاری لێکردنەوەی شەویلگەیانە هۆکاری لە دەستدانی خۆشی حیاتی ژیانی ئەو کەسەیە ڕۆژانە من تووشم ئەبێ ئەو نەخۆشانە کابرا بە شتێکی بەسیت لەوە تاقمێکی بەکارێنەوە تاقمەکە برینێک هەبوو لە ژێریە کە ئەوە هۆکارە ئەوانی کە تاقم بەکارێنن تکایە ئەگە برینتان هەبوو زوو بچنە سەردانی دکتۆرەکەی خۆتان بۆ ماوەی چەند ڕۆژ بۆ 2 هەفتە ئەگەر تێپەڕی برینەکە چاک نەبوو مەفروزە پارچەی لێوەرگیریە بە تەڵبی پێوترێ بایۆپسی بینێرە بۆ فەحەس بۆی بزانی شتی خراپ نییە چکە گەشتی خراپ بێ لە سەرەتایە بێ زووتر چارەسەر بێ ئەگەر دوایی بێجاری وای پێویستەکە ئێمە شەویلگەکە ببڕینەوە زۆر باش کاکتۆر هەندێک جار هەندێک کەسیش هەیە کە دانی کونە بێ خودت کلۆرە بێت ئەبینی تا ئەو دانەی بەتەواوی لە ناو نەچێت سەردانی پزیشک ناکە ئەمەش هەر کێشەی بۆ دروستە بێ بەدڵنیایی ئێستا ئەوی جەناب مەبەستم لەوەیە کە بەجەر لەوەی دانەکەی لە دەستەیە ئایا کێشەی دیکەی بۆ دروستە بێت بەڵێ جاری وا هەیە جگەلەوەی کە دانەکەی لە دەستەیە لە ژێرەوە کیسێکی دروست کردووە کیسەکە نەخۆشم هەیە 6 دانی 7 دانی ژێرەکەی بۆ بە کیسی گەورە جاری وا هەبووە جیوبەکەشی لەگەڵا گرتوێتەوە یعنی جگەلەوەی کە کیسەکەمان بۆ لابردووە ناچار بووین نەشتەرگەری جیوبیشی بۆ بکەین بۆچی چونکە ئەوەندە کیسەکە گەورە بووە هەر ئیهمالی کردووە بۆیە ئەمە ئەو خاڵانە زۆر زۆر ئاماژە پێ بدەم یعنی ئەوەی کە ئەگەر برینێکی وامان هەبوو ئەگەر کێشەیەکی ئەوەی دانی دکتۆر جەنابەت فەرمووت ئەوەی ئەگەر دانەکەش بەڵێ بەدڵنیایی ئەستا هەر ئەمڕۆ کەیسی هیوامان هەبوو کە بەو شێوەیە بوو زۆر باشە کاکتۆر لەبەرەوەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانێن بەڕاستی من دیسانەمەوە چمەوە سەر و پرسیارە و ڕێنمایی زۆر وردم لە بەڕێزە دەوێت دیسانەشمەوە بۆ کاتی بەربانک کە 15 کاتژمێرێک دەم و ددان هیچی بەرنەکەوتووە ینی بەداخەوە دکتۆرێک لەبەرەوەی برسێتی هەیە یا خۆت ڕەنگە هەنێک پێوا بە میوانی هەیە یان خۆی جۆرێک لە جۆرەکان بە شەربەتی هێناوە زۆرجار بەداخەوە شەربەتەکان ڕێژەیەکی زۆر لیمۆدۆزی لێ خواردنە گازیەکان دیسانەوە کاریگەری خراپیانەیە شیرینێکی زۆرە خوێ ئاوی سارد ئەمانە هەمووی لە یەک کاتە ئەمێ بزانم ڕێنمایی بڕێزت یعنی بینەرانمان ئاگادارکەیتەوە کە ڕۆژوە شکێنن سنەتەکەی هەم لە شەرعی شارەزا ئاگادارم لە ڕووی تەندروستیشەوە چکە ڕەنگە من شەربەتێک بخۆم هەمووی لیمۆدۆزی بێ و دوایی شتیان نانەخۆمەڵێن بە هەز میکەم لیمۆیەکی بەسەرا بکەم ئەمە دانم و شەویلگە و پووکم چی لێت خۆی لە سنەتەکەی زۆر زۆر جوان پێکاوێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و باشتر ئەوەیە کە ئەم بە خورما بیشکێنی لەبەرەوەی وزەیەکی باشی تایە و ڕاستەوخۆ وزەکە ئاچێت بۆ مێشکمان و خۆی گرنگ لەوایە ئێستا بۆ نوێمە سەرەتا سێرەکەی کەسێک کە ئاچێت ڕۆژ و بشکێنی یەک کۆمەڵ خواردنی زۆری داناوە دوای سێرەکەی 4 پارچە ئاخواوی تر وازێنێ بۆ چکە مێشک لەبەرەوەی سەرەتا زۆر برسی بووە گلوکۆزی زۆر نوقسان بووە لە کەمترین کاتە ئێستا ئەو کەسانەشی کە زەختیان داوازێت لە ئەسنای ئەمەلیاتە یعنی مەبەستم نەشتەرگەری مەوزوعیە ئێمە چیەکەین نقولێکی هێنێ یان شتێکی بەسیط هێنێ بۆ یا ئەوەی کە شەکری دابەزێ یەکسەر نقولێکی ئەدەینێ بۆ لەبەری ڕاستەوخۆ هەڵەمژێ و وەزعەکەی ئاسایی ئەبێتەوە کەواتە ئەوەی کەوتە خواردنە گازیەکان ترشەکان ئەوانە لە کاتی تریشە ئاماژەم پێداوە بە تەئکید شیرینی ئێمە ئەڵێن خراپە بەس ترشی لە شیرینی خراپترە چونکە ترشیەکە دانەکە ئەڕزێنێ خۆی بەکتریاکە ئەنزیمێکی لە دەمایە پێڵێن لایپەیس ئەیکا بەسەر ئەو گلوکۆزە کە لە دەممانایە طبعا هەموو خواردنی ڕێژەیە گلوکۆزی تایە ئەوەی کە شیرینی بێت طبعا زیاتری تایە ئەیکا بەسەر ئەنزیم بە گلوکۆزەکە ئیکا بە لاکتیک ئەسید ئیکا بە ترش اینجا دانەکە ئەڕزێنێ بەڵام تۆ خۆت بە ترشی ئەیتێ ئەو کاتەوە کووا فەرمووی لێ بکەیت ئەڵێ فەرموو دەستکە بە شکانی دانەکەمان کەواتە کاتتر ئەو خواردنانە کامانن کە لە ڕەمەزاندا ئەبێ خۆمانیان لێ بپارێزین بۆی زیان بەدانەکانمان نەگەێن زۆر جوانە خواردنەوە گازیەکان نەک لە ڕەمەزان لە غەیری ڕەمەزانی شە زۆر باشنی هەرچەنە لەو چێ چونکە لە کاتی ڕەمەزانە بەڕاستی شەربەت و چونکە خۆتان نەزانن ساردی لە چی دروستەکرێت ترشی سرکیکە ترشی سرکیکە ئەیکەنە ناویەوە یەک سەتڵی گەورەیەن یەک ئەوەنە ترشی سرکیکی تێەکەن ئەیکەنە ناویەوە ئەبێ بە ترش ئەو ترشە هۆکاری سەرەکیە بۆ خراپبوونی دانەکانمان زۆر جار لە ڕووی کۆمەڵایەتی ئەوانی کە لە دەرەوەی شارن با بڵین ئێمە ئەچن ترشێنن ترشیان ترشی بۆ مەهی خۆرماڵەیە گەڕاوەیە کوێیە ئیهێنن
بەکارن بۆ پاکردنەوەی دانەکە ئەمە خراپە یا لیمۆدۆزی ئەهێنێ هەر زۆر خراپە بۆ ئەوەی دانی تۆزە سپی بێتەوە طبعا من تێبینێکمەیە بۆ بینەرانی خۆشەویست بۆی کە بزانن ترشی خراپترە یەک تاقیکردنەوەی بچووک لە ماڵەوە بکە کەوتێت لیمۆدۆزی بێنە بیکەرە ناو پێڵایەت ئاوە وەکو چایەک بیشێوێنە و تۆزێکی لێ بکەرە ناو دەمتەوە هەر تۆزێ با لە دەم تابێ دوایی تفیکەرەوە باشە کە تفت کردەوە دان بنێ بەیەکە هەستەکەی دانەکانی هەمووی نەرم بووە ئەنووسێ بەیەکە دوای چەند دقەیەک باشە بیتەوە چونکە ترشەکە ڕاستەوخۆ مینای دانەکە کە بەرگی دەرەوەی دانەکەی ئەی پارێزێ ئەوە نەرمەکات کەواتە ترشی خراپە خواردنەوە گازەکان چونکە ترشیان تیا ئەویش بۆیە خراپە و شیرینی زۆر خراپە بە تایبەتی بۆ کەسێک کە شەکرەشی هەبێ پاشان دوای ئەوەی کە ئەم شتانە هەمووی ئەخوا باسی ئەوەشمان کردوتمان کە ئەچێتە مزگەوت و یان ئەوانە بەڕاستی پێویستەکات هەر بۆ هینی بۆ سەحەت و تەندروستی خۆی هەر بۆ خۆشی خۆی ئێستا تۆ حەزەکەی بڕۆی بۆ شوێنێک لەگەڵ کەسێکات چۆنڵی گفتوگوۆیە بکەی بەڵام هەر هەناسە ئەیە تۆ بێزارەکات بۆیە هەر بۆ خۆشی خۆمان و هەر لە ڕووی ئەگەر هەرچەنە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین لە ڕووی شەرعی واجبە لەسەرمان کە هەم بیپارێزین هەم پاک و خاوێنی دانەکانیشمان و هەموو بۆ نمونە ئێمە قسە ئەکەین لەگەڵ خەڵکا بۆنێکی دەم ناخۆش لە دێمان نەیە ئێمە هەر لە ڕووی شەرعیشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ منە شتێکی لەوانە کە ڕەدی نەکردوێتەوە چی بووە ئەتر بووە خەت ڕەدی نەکردوێت بۆ چکە یعنی ئینسان کە بۆن و بەرامەی خۆش بوو ئینسان حەزەکە لە پاڵێ بوەسێ بەس ئەگەر بۆنێکی ناخۆشی لێ هاو ڕاستی حەزەکەی زۆر جار ئەبینم من هەر لە مزگەوت کابرا شوێنەکەی گۆڕ ڕێزان بۆی گۆڕ لەبەرەوەی دەوروبەرەکەی بۆنێکی ناخۆشیێت زۆر ڕاستە کەواتە کاک زۆر مادام باست لە دوو حاڵەت کرد بۆنی دەم کە هۆکارەکەشی بێگومان ڕەتی بە ناودەم و شەویلگە و ئەمانەوەیە لە دوو حاڵەت هەمانە دوای خواردنی نانی ئێوارە لە بەروەی ڕێژەیەکی زۆر نوع خواردن دروستە بێ ڕەنگە هەر تەسەمم دروست ببێت لە نێو گەدەیە و حاڵەتی دووەمیش زۆر جار ڕەنگە لە دوانی وەڕوان لە بەروەی ڕێژەیەکی زۆر مەعیدە ئیتر وشک بۆتەوە ڕەنگە هاڵاوە یەک شتێک ئەو ڕێکارە زانستیانە کامانان خۆمانی پێ بپارێزین ڕەنگە شتێک لە دەسەڵاتی خۆمانانە بێ لە ئیرادی تۆ ڕێژەیەکی چەند ساعتێکە هیچت نەخواردووە تامی دەمت ناخۆش بێ یا بۆنی دەمی ناخۆش بێ زانستینتی ڕێگاکان یاخۆ ڕێنمایەکان بۆی لە هەردوو حاڵەتە بۆ ئێوارە گەر چیتی بۆ نوێژی مەغریب بەتایبەت بۆ مسلمان لە ڕۆژانی شاکە بە ڕۆژوە بۆنی دەمی تێ ئێمە دایما ئەڵێن دانیان بشۆن بە فڵچە و دەزوش بەکار بێنن جگە لەم دوانە سەر زمان ئێمە زۆر جاوتومانە سەر زمان لە ١٩٠ بۆنی دەم لەسەر زمانەوەی لە پشت بەشی پشتەوە زۆر جوانە بەشی ژێرەوە نا بەشی سەرەوە و بەشی پشتەوە لای قڕک مەفروزە جگەلەوەی کە فڵچە بەکارێنێ بەشی هەندێک لە فڵچەکان خۆی پشتەکەی زبر کراوە بۆی بەکاری بێنی بۆ پشتی زمانی کە ئەوە لە ١٩٠ بۆنی دەمەکەی ئەڕوات هەر بەوە لە ١٠ تری ئەمێنێتەوە بۆچی ئەمێنێتەوە ئەگەر گدانێکی کلۆری هەبێ خواردنی تیا وەستا بێ پاشی نەکرد بێتەوە ئەگەر ئیلتیهاباتی پوکی هەبێ ئەو کەسانی کە ئیلتیهاباتێکی پوکی زۆر خراپیان هەبێ بۆنەی نەخۆشیە درێژخانەکان وەکو شەکرە بۆ نمونە یا ئەوەی لەوزەتێنێکی زۆر خراپی هەبێ یا ئەوەی جیوبی هەبێ ئەمانە هەر خۆی بۆ خۆی ئەوەی تەشەڵکی مەعیدەی هێوێتەوە سەرەوە ئەوانە لە ١٠ بەرەکەوێت لە ١٩٠ ئەمێنێتەوە بۆ زمان شۆردنی زمان ئەوە کاریگەری هەیە تکایە لەبەرەوەی تۆ وەکو جەنابێت ئاماژت پێدا شەربەتێکی زۆری خواردووە شیرینێکی زۆری خواردووە هەر بەشێ لەوانە لەسەر زمانی نیشتووە چونکە دەمیلەی لەسرە ئێمە دەمیلەکان ئیشیان چییە خۆمان نەزانین بەشی پێشەوەی زمان لەسەر ڕووی سەرەوەی زمانن ئێمە بەوانە تامەکەین بەشی پێشەوەی دەمیلەکان تایبەتن بە شیرینی بەشی دواوە تایبەتن بە تاڵی تەنیشتەکان سوێری و ترشی خۆی گەر ئاوا بۆی دابش کردین بۆیە کابرا کە خەیارێکی تاڵەخوایان بۆ نمونە ترۆزیێکی تاڵەخوا سەرەتا قەپی لێگرێ و ئەڕاتە دواتانە ڕات و داواپی نازانێت مشکلی نێت چونکە لە پشتی پشتەوەیە ئەو شوێنی کە ئەڵێن پێویستە پاکرێتەوە بۆ بۆنی دەم بەڵام هەندێک کەسێک کە بە شۆردنیش ئەو سپێتی سەر زمانی لا ناچێت ئەمە هۆکارەکەی ئەوە شتێک هەیە ئەوە هۆکاری بۆ کەڕۆکانە هۆکاری کەڕۆکانە ئەگەر بەوە بێ پێویستە چارەسەری بەڵێ لای پزیشکی پسپۆرمان هەیە ئێمە پێڵێن پاسۆلۆجیست لەوانەیە کە ئیشی نەخۆشیەکانی ناودەمەکەن ئەنێرین بۆ لە ئەوان هەندێک جۆری دەرمان هەیە بۆیانە نووسن هەتاوەکو باشە بنەوەجانی هۆکاری سەرەکی ئەوە زۆر جار دابەزینی مەناعی کەسەکەیە باز لەوە ئەکرێت دکتۆر ئەفو زۆر جار باز لەوە دەکەن ئەڵێن کە ئەمە زیاتر لەو کەسانەیە هەیە کە دان پڕەکەنەوە یا خوددانیان چاندوو ئایا ئەم وتەیە لە ڕووی پزیشکیەوە ڕاستە نەخێر ئەوە هۆکارێکی ترە هۆکاری سەرەکی ئەوە دابەزینی مەناعی کەسەکەیە هۆکاری سەرەکی ئەوە دابەزینی مەناعی کەسەکەیە ئیتر بە هەر هۆکارێ بێت جاری وا هەیە هۆکارێکی
سیستیماتیکە لە بەشەکانی تری لاشەیەتی جاری واشەیە نەخێر لەبەرەوەی هەندێک دەرمانی بەکارێنە یا هەندێک خواردنی بەکارێنە یا ئەوانی کە بوون ئەگەر لە مناڵە ئاماژی پێ بدەین لە مناڵ لەبەری زۆرجار شروبی مەقاوی و ئەوانە بەکارێنە سەرەکەی و حاڵەتی بۆ دروستە بێت. کاکتۆر بابەتێک هەر پەیوەندی بە دەم و ددان و نەشتەرگەریەوە هەیە بەڵام پێم خۆشە وەڵابات تۆ هاڵێک گلەی بکەیت تۆزە زیکری خێری دکتۆرەکانی ددانیش بکەین من تا ئێستا پزیشکێکی ددانم نەبینیوە جۆرێک لە ئێستا بابەتی کیفی ددانیان ئەوەی خەندەی لێبی پێڵێن بە زمانی کوردیەکەی کە هەمووی دانەکان هینەکەن خراپەکەن و کیفیان تەکەن ئەمە لە ڕووی تەندروستیەوە یاخود ئەمە لەوەکانش نێم عزیز بن بەس من سەراحەت ڕای خۆمەڵێم هیچ دکتۆرێکم نبینوە کردێتی خۆی خەمت نێ بەس نازان بۆچی بۆ خەڵکیەکان سەیریکە من ڕای خۆم وایە ڕاستە خەڵکێکی زۆر داوایە کە ئێستا لەبەرەوەی سەردەمی ئەوەیە زیاتر بابەتی تەجمیلی احتیمام پێدرێ بابەتی تەجمیلی احتیمام پێدرێ ئەوش یەکێکە لە تەجمیلەکان بۆ کەسانێک کە کۆمەڵی دانی زۆری خراپ بووە و هەمووی دیسکەلێشن بوو ڕێنی تێک چووە ئەوانە ئیسفادەی لێ ئەەکەن ئەم شتە خۆی لە ئەسڵا لە ئەمریکا بووە کە هاتووە پێڵێن هۆڵی هود سمایڵەوە نییە ئەوان چۆن ئەیکەن ئەوان دانەکە لی ناگرن بەس لە وڵاتانی خۆمان بەداخەوە هەمووی لێ ئەگرن بۆ تاشن و ئەبڕن ئیتر جاری وا هەیە لێبڕینەکە کەمیشە بۆ نەچەند هینێکی تێەکە بەس بۆ ئەوەی بوەستێ بۆ ئەوەی زوو سەردانی ئەم دکتۆرە بەڕێزە نەکاتەوە چکە بەڕاستی ئەو بابەتی هۆڵی سمایڵە بەس ئەوەیە ینی نابێت لە دانەکە ببڕێ ئەگەر زانستیە ئەسلەکەی بڵێ نابێت لە دانەکە ببڕێ بەڵام کە ئەبڕێ هەڵەیە ئیتر من وەکو خۆم بۆیە لەگەڵ ینی ڕێگایکی تەندروست نییە من لەگەڵ ینی وەکو خۆم کوڕی خۆم بەستر ئەگەر پزیشکی بڕێز کە ئەیکات بۆ کە هەندێک خەڵکی زۆر ئیسفادی هەیە ئەوانەی کە کێشەیان هەیە لە دانەکانیان نابوون دەماریان بڕیوە ڕەنگی تێک چووە ڕوخساری ناشرینەکە شتێکەیە پێڵەن ئینامیل هایپۆپلێژیا دانەکانی هەمووی زرد بووە بۆ ئەوانەی کە دەماریان بڕیوە کێشەی نییە بۆ ئەوانەی کە دەماریان بڕیەوە بۆ ئەوانەی کە دانەکانیان زرد بووە بە شێواکی زگماکیە ئەوەی کە کۆمەڵەدانی نەما و ئەتوانی ئیسفادی لێ بکە بەڵام بە ئام هەموو ئەو خەڵکە سەری تێکردووە بەڕاستی چونکە زۆر ناخایەنێت دوای ئەبێ زوو سەردانی پزیشکاتەوە کێشەی تریدانەکانی زۆر بۆ دروستە بێ بۆیە من لەگەڵ ینیم چکە من دائیمەن ڕێی خۆم وایە ئەوانەی کە بناسن ئەزانن شتێک نەزانم زۆر درێژخایەنە بۆ نەخۆشە خۆشەویستەکان نایکەم یعنی بزانم کاتێکی کەم ئەخایەنێت بەڕاستی پێڵم خۆتی لەگەڵ هیلاکەمەکە کابرا ئێستا دوای دێت دەبێتەوە گلەی وەکو جەنابێت فەرمووت دەبێتەوە گلی لەسەر پزیشکە بەڕێزەکە ئەڵێ بۆ نەفڵانشتی بۆ کردم خۆ لە ڕووی زانستیەوە ئەتوانێت ئەویشە بکات لە ڕووی زانستیەوە ئەتوانێت بیکات بەڵام کە بزانی سەرنجامێکی باشی نییە بۆچی نەخۆشەکە چۆن لێ ئاهایسە کوردی پێڵە دەستیشی ئەبڕێ کاک دکتۆر هەر پێوەست بە شەویلگە و وەروەها پووکەوە زۆر جار بیستومە لە دەڵێن بەشی سەرەوەی شەویلگە وەروە پووکەکە هەنێک جار پەڵەی ڕەش دروستە بێ یاخود دەڵی لە شێرەوە ڕژبووەوە و دوایی نامێنێ ئەمانە هۆکار ڕەبتیان هەیە بەوەی کە بۆنی دەم تێک بچێ یاخود شەویلگە تووشی گرفت بۆنی دەم تێک ناچێت ئەوە زۆر جار هۆکاری نەخۆشەکانی خوێنە نەخۆشەکانی خوێنی هەیە نەخۆشەکە هەندێک جۆری نەخۆشی خوێنی هەیە ئەوانی پسپۆری نەخۆشی خوێنن ئێمە ئەتوانین ئیسفادە لەوانەکە یان جەماعەتی پاسۆلۆجیست یان نێرین بۆ ئەوان تەشخیصەکە زیاتر یا ئەوانەی کە جگەرە زۆرە خۆن سەرەکەی پووکەکەیان شینبوونەوەی تێدایە پەڵەپەڵەیە دوای ئەوەی کە هەندێکیان کەوازێن لە جگەرەکە سێرەکەی ئەوە وردە ئەڕەوێتەوە بەس جاری وای هەر بۆ خۆی وراسی کەسەکە وایە زیاتر لەوانەیە کە کەمێ ڕەشپێستن سەرەکەی ئەوە زیاترە ئەو پڵەشینانە وەڵاهی تەبعەن ئەگەر بێوێت خۆی مەفروزە هەموو کەسێ ئێمە هەموو کەسێ 6 مانگ جارێ بچێتە لای پزیشکێکی پسپۆڕی ددان بێ ئەوەی کە پێڵێن تەشخیصی بۆی هەر کێشەیەکی هەبێت تەشخیص بکرێت و چارەسەر بکرێت چونکە هەر شتێک گوتم لە بیدایەت بێ باشترە ئێمە زۆر جار من لە دەرەوە خوێندومە 4 ساڵ و 5 ساڵێک ئێمە لەوێ وەکو لای خۆمان نییە هەر لە ڕێگەوە هات زۆر جار ئاماژەم پێداوە جاری پێش تیشێکمانەیە پێڵێن OPG هەموو دانەکان دەرەچێت ئێمە هەر مەفروزە هەر نەخۆشەکە لە ڕێوە هات بە لای بەشی تەشخیص ئەو تیشکی پێ بگرێت بۆی هەموو کێشەکانی بۆ چارەسەر بکەین لێرە تقریبا وابزان پێمە ئەگەر هەڵا نەبم ئەم تیشکەمان پێویستە ئێستا لێرە ئەگەر ئاماژەی پێ بدەین نازانم ئەم تیشکە ئێستا ئەگەر تەماشای ئەم نەخۆشە بەڕێزە بکەین سەر دەکەین دوو دانی کەڵبەکەی لە ناو شەویلگەکەی ماوەتەوە ئێستا بۆم باسکردن پێشتر دوو دانەکەی ماوەتەوە ئەم نەخۆشە بەڕێزە دانەکانی هەمووی بە تەواوەتی دروست بووە ئەوە بە
خەتێک بۆم کردوون ئەوە دەمارە سەرێکیەکەیە دەماری هەستە ئێمە ترسمان لەوەیە کە کاتێ زەرعەکەین بۆی سڕ نەبێ ئەوە زۆر باشە ئەگەر هاتوو ئەم تیشکە مەفروزە بۆ هەموو کەسێ بگیرێ ئێستا ئەم نەخۆشە بەڕێزە بە وەکوڵە بە قەدەری خۆ هاتۆ بۆ لای من ئەوم بۆ گرتۆ بینیومە کە ئەم دوودانی هەیە و پێم وتۆ وەکو کابراژ وەکو هینە وەکو چۆنڵێ وەکو سەدمەیەک بۆ بۆی وتمە نازانم شتیوان هەبوو دکتۆر ببوورە زۆر کاتیشمان نەماوە پێشتر باس لە کیسی شەویلگە کرد ئەو کیسە چۆن نەشتەرگەری بۆ ئەکرێ و چۆن چارەسەرەکە زۆر جوانە ئەوە بابەتی اختصاصی خۆمە زۆر ئاسانە ئێمە سەرەتا ئەو کیسە تیشکی بۆ ئەگرین بزانین ئایا بزەبە لەکوێدایە و ڕەبتی هەیە بە چ دانێکەوە بە هەر دانێ ڕەبتی هەیە بۆ بێ ئەو دانانە دەماری ببڕێ سەرەتا لای پزیشکی پسپۆڕی دەمار بڕین ئەو ئیشەکەمان بۆ ئەکا سەرەتا ئیشی یەکەمان بۆ ئەکا دوایی بەس کیسەکە ئەمێنێتەوە کیسەکە ئێمە ئەگەر گەورە بوو بە بەنجی عام بۆ یەکەین کیسەکەی بۆ لە ئابین بە حەب عیلا چارەسەر نابێت ئەگەر کیس بێن ئەگەر مەگەک بچوک بێ ئەگەر کیسەکە بچوک بێ جاری وای لەسەر یەکدانە هەر بە دەماربڕینەکە چارەسەرە بێت بەس ئەگەر گەورە بێ ئەو کاتە پێویستی بە نەشتەرگەریەکی یا بچوک یا گەورە زۆر باشە دکتۆرگیان هیچ کاتمان نەما برادران دەڵێن کاتە نەما بەڵام من یەکشت هەبوو هەر لە خەیاڵمەوە چکە پێوەستە بە مانگی ڕەمەزان بە ئاو بە ناوەڵام بدەیتەوە قەترەیەک هەیە زۆرجار لە کاتی دانێشا هاونیشتیمانی یانکەنە سەردانی بەنجێکە ئەمە هیچ موبەڕێک نییە بۆی ڕۆژەکەیان بشکێن ئاساییە و بەردەوام ڕۆژەکە ناشکێنی دەستخۆش ڕۆژەکە ناشکێنی بڵێ بینەرانی عزیز لەم تەوەرێ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر مێت شەفیق پسپۆڕی نەشتەرگەری شەویلگە و ڕوو ددان دەمەڕوو شەویلگەڵ بۆ یوای سوود بێەوە ئازیزمان گەیان دەبێ ناوبڕێکمانەیە و دواتر لە درێژەی بەرنامەکە لەگەڵتانە بەڵێ بینەرانی عزیز لە بەرەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانە بەشێک لە هاونیشتیمانیان کە بە ڕۆژ ئیش دەکەن بڵێن کە ئیشانێ ڕۆژانە بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە بەرەوەی وزەیەکی ئەوەی یان تێدانە ناتوانن بە ڕۆژ هەمان پیشەکەیان ئەنجام بدەن بەشێکیان کە بۆیان ئەلوێ یاخود مەجای تێدایە شەوان پیشەکەیان ئەنجام دەدەن هاوکارمان وشیار محەممەد لە دەربەنی خان چۆتە لای پیشەوەرێک وەروەها کەسێک کە پیشەکەی خستۆتە شەوان لە دوای باڵێنکردنەوەی ڕۆژوو وەروەها شکاندنی ڕۆژوو دەسەکا بە ئیشکردن تا پارشێوان با پێکەوە لەگەڵێەوە بینەری ڤیتەکەی وشیاد طبعا نبي او كي تعجانا باشان كويتيه كي كبتاوني تو خمره وكوتم او داو درمان كردواري كبو كليره بكارديت اما معنا بكارديين مثلا اما يسب مثلا اي بير بزات بكارديين ليلى مثلا بمشي وازابه دسكينا هوي ئاردا کەمان ئەەکەین ئێستا باش ماڵێنەوە بە گونیەکانیان بۆ کردوین بە 25 کیلۆی جاران گونیەکان 50 کیلۆیی بوو قرس بوو بۆ ئێمە ناڕەحەت بوو هەرچەند تەبیعیە کە تۆ ڕاهاتی لەگەڵ ئەو ئیشە ئێستا 25 کیلۆیە ئەو قیاسی کە خۆت ئەدات ناوە ڕۆژانە تێیەکەیت سەرەتا مەسەن یەکەیت و دەستەکەی بە هەویر شێلا ئەم هەویرەی ئێمە ئێستامە تایبەتە بە کولێرەوە بۆ کولێرە بە کونجی چونکە ئەم هەویرە خومرەی تایە ئێستا خاڵی ئەەکەم یکەم ئەم حەوزە ئەستیلەوە لەبەر خاتیەوەی کەم گونکە بڕین و بۆ کرارەکانمان بۆ پارشێوان ئێمە تقریبەن سەعات نزیکی 12 شەوە ئامادەیەکەین بۆ تا سەعات نزیکی 3 شەو بەردەوام ئیشەکەین.
سەرتاوە خواردنە کوردەوارەکان لەزەتیان نابڕێتەوە بە تایبەتی ئێمە وەکو ڕۆژوانان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زیاتر هەموو تەسیر هەموو بیرکردنەوەمان هەر لەسەر خواردنە و دەستی ئەم بەڕێزانە خۆشە بەڕاستی لەم نانەوەخانە کولێرێکی زۆر خۆش دروستەکەن و دەستخۆشیشیان لێ یەکەم بە بەراورد بە شوێنەکانی ترکیا تاقیم کردێتەوە ماشەڵڵا کولێرەکانیان زۆر بەلێزەت و زۆر بەتامە و دوای تاقیکردنەوە و تامکردنی کولێرەکەیان بڕارم داوە کە ئینشاءڵڵا ماڵە بێبەش نەکەم لە تامی ئەم کولێرە. لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە پێوەست بە مانگی پیرۆزی ڕەمەزان و ڕەحمەتەوە میوانداری زانایانی زۆر بەڕێز مامۆستا یونس باویانیمان کردووە لەسەر بەخشندەیی لە مانگی پیرۆزی ڕەمەزان. مامۆستا سڵاوی خواد لێبێ، سپاس تا ئەم کاتە لەگەڵمانی. ئەگەر لەوە دەست پێ بکەین کە دەڵێن بەخشندەیی واتە چی لە ڕوانگەی شەرعیەوە بەچی دەوترێت بەخشندەیی؟ سلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێوە و لە بینەرانی ئازیز، خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و خواپەرستی لە هەموو لایەکمان قبول بفەرمێ ئینشاء الله تعالى. هەڵبەت بابەتی بەخشین لە ئیسلامدا بابەتێکە پانتاییەکی هێجگار گەورەی داگیر کردووە هەم لە دەقەکانی قورئان و هەم لە دەقەکانی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. واتە خوای پەروەردگار جەل جەلال و ئەیەوێ مرۆڤی باوەڕدار کەسانی ئیماندار کەسانێکی بەخشندە بن بە تایبەتیش لە مانگی ڕەمەزان کە لە دواتر باسی ئەکەین بۆچی لە مانگی ڕەمەزان. پەروەردگار لە چەندین ئاەتی قورئانی پیرۆزە هانی باوەڕداران ئەکا ئەدا کەوا ببەخشندە بن. ئەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەنفقوا مما رزقناکم، ئەی ئەوانی کە باوەڕ و ئیمانتان هێناوە لە ڕێی خوا ببەخشین فی سەبیل الله لە شوێنێکە ئەفەرمێ یان لەو ڕزق و ڕۆزێ کە پێتان بەخشراوە ئێوەش بیبەخشن. یان پەروەردگار لە سەرەتای سوورەتی ئەلبەقەرە کە باس لە ئەهلی تەقوا ئەکا ئەفەرمێ ومما رزقناهم ينفقون، کەسانێکن خەسڵەت و ڕەوشتێکی تایبەتیان هەیە ئەویشیان یەکێک لە خەسڵەتەکانیان لەوەی کە خوا پێی بەخشیون ئەوانیش ئەی بەخشنەوە بە خەڵکی و دەوروبەری خوان. هەڵبەت بەخشندەیی بریتێلەوەی کە مرۆڤی مسلمان لە هەموو بوارێکە بەخشندە بێت، تەنها لە ماڵ و سەروەت و سامان نا، لە وشەیەکە لە زانستێکە لە هەرچێک کە ئینسان هەیەتی وەکو سوپاسگوزاری ئەبێ بیبەخشێتن. بەڵام بە تایبەتی بابەتی بەخشندەیی لە ڕەمەزانە تایبەتمەندی خۆی هەیە، چونکە سئل النبي صلى الله عليه وسلم عن أفضل الصدقة، پرسیاریان لە پێغەمبەری خوا کرد سەلامی خوا لەسەر بێ ئاخۆ باشترین سەدەقە چییە؟ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ فەرمووی صدقة في رمضان، بەخشندەیەکە سەدەقەیەکە کە لە مانگی ڕەمەزان مرۆڤی باوەڕدار بیبەخشە. کەواتە لە مانگی ڕەمەزان سەدەقە هەروەک چۆن لە هەموو کاتەکان پیرۆزە کارێکی خێرە ئەجر پاداشی زۆرە، بەڵام لە ڕەمەزان زۆر تایبەتمەندی خۆی هەیە و لە هەموو کاتێک گەورەترە. و چونکە بۆ مانگی ڕەمەزان مانگێک کە تەواوی ئەجر و پاداشەکان چەند قات ئەبنەوە، بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم كان أجود الناس بالخير وكان أجود ما يكون في رمضان. پێغەمبەرمان سەلامی خوا لەسەر بێ لە نێو خەڵکە لە هەموو خەڵکی بەخشندەتر بوو، بەڵام لە مانگی ڕەمەزانە لە هەموو کاتێک زیاتر بەخشندەتر بوو پێغەمبەرمان سەلامی خوا لەسەر بێ. تەنانەت لە وەصفیا فەرمون کە ڕیح المرسەلە، پێغەمبەری خوا ئەوەندە بەخشندە بوو، بەخشندەیەکەی وەک بایەک وا بوو، ئەوەندەی ئەبەخشی بە خەڵکە. جا هەڵبەت بابەتی بەخشین یەک تەوەرە یان یەک لایەن و بوارێک ناگرێتەوە، چەندین لایەن ئەگرێتەوە کە هەر بە خێرایی ئێمە ئاماژە بە هەندێکیان ئەدەین. لە نێویانە ئیطعام الطعام، واتە بەخشندەی لە ڕووی خواردن و خۆراکەوە، واتە لە ڕووی تێرکردنی برسیەکانەوە. هەرخۆ یەکێک لە فەلسەفەکان و حکمەتەکانی ڕۆژوو ئەوەیە کە کەسانی ڕۆژووان
کاتێک کە برسی ئەبێ خەڵکی برسی بیرکەوێتەوە بۆ ئەوەی بەزەیی بجوڵێ بۆی ڕەحمی بجوڵێ کە مانگی ڕەحم و میهرەبانی سۆز و بەزەییە بۆی هاوکاری خەڵکی لێ قەوما و برسی بکاتن قورئانی پیرۆز ئەفەرمێ چی ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا پەروەردگار وەصفی باوەڕدارە چاکە خوازەکانی خۆی ئەکا ئەفەرمێ خواردنە بەخشن بە حەز و ئارەزوی خۆی بەئەدا ئەیبەخشێ بە خەڵکی هەژار و خەڵکی بێباوک و یەتیم و خەڵکی زیندانی و ئەسیر دیبەدیل گیراو کاتێکیش کە ئەیبەخشن ئەوە شیعار و دروشمیانە ئینەما نوطعیمکم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا تەنها لەبەر ڕەزامەندی خوا ئەیبەخشین ئامان گیانە ڕەزامەندی خوا بەدەست بێنن چونکە مانگی ڕەمەزان مانگی بەخشندەیی خوددایە کە خوددا بەندەکانی خۆی ئەبەخشێ ئەوانیش ئەوێ بەوە خەڵات بکرێن خوالیان ببەخشێ لە ڕێگەی بەخشینەکانی خۆیانە و بەخشین بابەتی ئیفتار و سائیمینیش ئەگرێتەوە واتە لە مانگی ڕەمەزانە هەر موسڵمانێک سفرەیە خوانێ ڕابخا بۆ خەڵکێکی ڕۆژوان بۆ ئەوەی کەوا لەسەر ژەمێک خواردنەوەیەک یان خواردنێک یان خواردنەوەیەک ڕۆژوەکەی بشکێنێ لێرەوە گەورەترین پاداش بەدەستێنە ئەوەش تایبەتی ڕەمەزانە زۆر باشە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم زۆر باشە کەواتە ئەو کەسانە کێن کە خێریان پێش یاخود دەبێ یارمەتیان بدرێ زۆر جار دەبینین کە بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا تەنها یارمەتی یاخود هاوکاری کەسانیان مناڵانی بێباوک ئەدکرێت کەواتە بە شێوەیەکی گشتی ئەو کەسانە کێن کە یارمەتی یاخود بەخشین ئەیانگرێتەوە هەڵبەت لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار هەشت سنف و چینی باس کردووە ئینەما الصەدەقات للفقراء والمساکین والعاملین عليها تا کۆتایی ئاەتەکە هەشت سنفی باس کردووە واتە خەڵکێک کە هەژار بێ بە معنەی کەلیمە هەژار بێ هیچی نەبێ و دوایێ خەڵکی گەدا ئەو کەسەیە کە شتێکی هەیە بەڵام بەشی ناکە و ئەوانەی کە لە بواری کۆکردنەوە و سەرفکردن و دابەشکردنی زەکات ئیشەکەن العاملین عليها ئەو کەسانی کە قەرزارن ئەو کۆیلەی کەوا ئەوێ خۆی بکڕێتەوە ئەو ڕێبواری کەوا پارەی لە ڕێگا لێ بڕاوە تا کۆتایی کۆمەڵێ هەشت سنف لە قورئانە باسییان لێوە کراوە بابەتی یەتیم و بێباوکان ئەوەی کە جەنابتان ئاماژەتان پێکرد هەڵبەت کاتێکەوە بەخشندەیەکان زەکات و سەدەقە ئەیانگرێتەوە ڕەوایە پێیان ببەخشرێ ئەگەر یەکێک بن لەو هەشت سنفانە واتە یەتیم و بێباوکێک ئەگەر هەژار نەبێ ئەگەر فەقیر نەبێ یان مسکین نەبێ بەس بەهۆی ئەوەی کەوە باوکی نییە هەڵبەت زەکات یان سەدەقاتی پێناشێتن بە تایبەتی سەدەقەی و زەکاتی واجب فەرز کەمە بەسمانە زۆر باشە مامۆستا کەواتە لە مانگی پیرۆزی ڕەمەزان لەبەر تایبەتمەندبوونی مانگەکە کێن ئەوانەی کە با بڵێن ئەولەویەتترن یان کام جۆر لە بەخشندەیی پێویستە واجبە لەسەرمان هەم وەکو سنەتێک هەم وەکو فەرزێک کە ئێمە مانگە بە دەرفەت بزانین و زیاتر لەو شێوەیە و لەو جۆرە ببەخشین و بەدەم ئەو جۆرە لەو سنفانەوە یەکێک لەو سنفانەوە بین بە دیاری کراوی خۆی زانایانی ئیسلام ئەفەرمونون کاتێکەوە زەکات و سەدەقات دابەش ئەکرێ ئەبێ ڕەچاوی هەموو ئەو چین و توێژانە بکرێ بە تایبەتی ئەو سنفانەی کە لە قورئانە هەشت سنفەکە ناویان هاتووە ئەگەر هەمووان هەن ئەبێ هەمووان بە یەکسانی یعنی پشکیان هەبێتن بەڵام بێگومان ئینسان بە تایبەتی لە ئێستادا ڕەنگە هەموو چینەکان لێک شوێنێکە یان لێک شارێکە یان لەگەڕێکێکە دەست نەکەون ئەکرێ ئەوانەی کەوا زەرورترینن با بڵێن تا فەقیر هەبێ مسکین پێی ناچێت چونکە فەقیر هەر هیچی نییە مسکین شتێکی هەیە بۆ نمونە یعنی هەندێک کەس هەیە چین و توێژ هەیە لە کۆمەلگا مەرج نییە ناوی فەقیر بێ با بڵێن کەسێک نەخۆشە بەڵام توانای نییە لەبەر هەژاری و کەم درامەتی خۆی چارەسەری نەخۆشەکەی خۆی بکە دایکێک منداڵ یەتیمی لە ئەسۆ ماوەتەوە ناتوانێت نەفەقا و خەرجی ئەو منداڵانە دابین بکاتن منداڵەکانی شێتی من هیچیان لە باوانیان بۆیان بەجێ نەماوە هەڵبەت لێرانەوە کەسانێکن کە بێ سەرپەرشتن ئەبێ ئاوریان لێ بدێتەوە هەروەها یان هەندێک شوێن هەیە ڕەنگە گەنج و گەنجانێک نەتوانن پرۆسەی زەواج بکەن یان هەندێک خەڵک کرێچیە ناتوانێت کرێ خانوەکەی خۆی بدا بە بارودۆخەکەی دەبێت ڕەچاو بکرێتن دیلاسە بکرێ بە دوواداچوونی بۆ بکرێ
کامیان زەرورترینە بێ پێی بەخشێ و بەڵام لە چینەکان دەبێت جۆرێک لە تەوازن و هاوسەنگی ڕابگیرێ. زۆر باشە مامۆستا ئەو کەسانەی کە خێر دەکەن بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا دەیخەنە کۆتایی مانگی ڕەمەزان دەبینین ئەوانەی کە پێویستیان بە هاوکاریە لە سەرەتاوە پێویستیان پێ کەواتە چ کاتێک زۆر باش و گونجاوە کە ئەم خێرەی تێدا ئەنجام بدرێت. بەڵێ هەڵبەت بۆ بابەتی زەکات با بڵێن سەدەقەی واجب شەرع مانگی ڕەمەزانی دیاری نەکردووە بەڵکو هەر کاتێک دوو مەرج هاتە دی کە ماڵەکە گەیشتە نیسابەکەی تەوا بوو بەرزەکات بوو وەکو کوردەواری خۆمان ئەڵێ وە ساڵی بەسەر سوڕایەوە بەو دوو مەرجە هەر کاتێک بی هەر مانگێک بێ بێگومان واجبە ئەرکە لەسەر خاوەن ماڵ زەکاتی ماڵی خۆی بدا. بەڵام خەڵکی خۆمان بۆیە ئەی خاتە مانگی ڕەمەزان هەم وەکو دیارە مانگەکە دیارە لە بیری ناچێتەوە و هەمیش ئەجر و پاداشەکان چەند قاتن وەکو ئاماژەمان پێکرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەفضل الصدقة صدقة في رمضان باشترین سەدەقەیەک گەورەترین و خێرترین سەدەقەیەک وایە لە مانگی ڕەمەزاندایە. بەڵام بابەتی دەڕۆژەکان هەڵبەت ڕاستە ئەجر و پاداشەکان لە دەڕۆژەکەش زیاتر ئەبن بەڵام دەبێت زەرورەتی خەڵک تەماشە بکرێت. مادەم خەڵکێکی زەرور و محتاج هەیە ئەکرێ لە سەرەتای ڕەمەزانی سەدەقەکە بدرێت تەنانەت سەرفیترەکە لە شەوی زەکات الفیتر لە شەوی کۆتایی ڕەمەزان واتە لە شەوی جەژن واجب ئەبێ ئاساییەکەوە بهێندرێتە پێشتر بدرێ بە خەڵکی هەژار و لێ قەوما و بۆی خەڵک لی سوودمەند و بەهرەمەند بێت. مامۆستاکەواتە با لێرەوە ڕەنگە خەڵکانێکی زۆر گوێ لە بەڕێزت بگرنەوە بە دڵنیاییەوە زانایان یانی لە کۆمەلگایەمەیە ڕێز و تەقدیرێکی فراوان و بەرزیان هەیە. باواز لە زەکات و هەروەها سەرفیترە بێنین کە لە ڕوانگەی شەرعی و کۆمەڵێک ئاداب و ڕسوماتی خۆیان هەیە بە دیاریکراوی باس لە بەخشندەیی بکەین. ئێستا سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزانە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئیبینین کللتورێک دروست بۆ هەر ئەوەندەی دەگەینە نیوەی ڕەمەزان بەولاوەیان لە بیستەکانی کۆتایی ئەوەندە خێر و خێراتەکان زۆرن ئەوەنە ئیفتارەکان زۆرن ڕەنگە ماڵە هەژارێک لە یەک کاتا دووجار بەسە بکرێتەوە لە کاتێکە ئێستا سفرەکەی بێنازە. پەیامێکی لە ڕوانگەی شەرعیەوە بۆ هەموو ئەوانەی کە گیرفانیان پڕە با لە ئێستەوە دەست پێ بکەن یانێ ئەجر و گەورەی ئەو خێرەی کە سفرەی ماڵێکی بێناز قەرەباڵغ بکە وەروە دڵیان خۆش بکە. بێگومان بۆچونەکەی جەناب لە شوێنی خۆیەتی ئەوە شێکێکە لەو دیاردانی کە پێویستە بەڕاستی دیراسە بکرێەوە مراجعە بکرێتەوە خەڵک دەست هەڵگرێت لەو بابەتە تەنها بڵێ بۆیە چکە ئەجرم زیاترە و پاداشم زیاترە ئەی خەمە دەشەوەکان و کۆتایی ڕەمەزان نەخێر مادەم خەڵکێکی محتاج هەیە کە بە واقع لە کوردستان ئێستا خەڵکێکی زۆر لەژێر هێڵی هەژاریە خەڵکێکی هێجگار زۆر هەژارە داماوە لێ قەوماوە پێویستە لە ئێستا ڕابەڵێ پەلە بکرێتن کەوا هاوکاری خەڵک بکرێ. پێشتر ئیسلام بە شێوازێکی سیستەماتیکی یعنی بابەتەکەی ڕێخست بوو هەم کۆکردنەوەی زەکات هەم دابەشکردن چونکە لێرەوە ئەگە سیستەمێک هەبێ ئەزانێ ژمارەی هەژاران چۆنە و تەنانەت ئەکرێت نیسبەی هەژاری بەنسبەت دیاری بکرێ ڕێژەی هەژاری تا چەندە و ئاسی کەسەکان لە هەژاریە لە ئەسە ئاسێکدایە ئەوە لێرەت ئەکرات ئەولەویاتش بکرێت بەڵام ئێستا بەداخەواڵێم بابەتی پرۆسەی زەکاتدان و سەدەقات جۆرێک لە بێسەروبەری تێدایە چونکە عەشوائیە ڕەشۆکیە ئەوانش بێگومان هەڵی تێدا دەکەوێت بەڵام هەر کەسێک کەوا بەخشندەیە ماڵی زەکاتی لەلایە سەدەقاتی لەلای ئەوێ بەخشندە بێ ئەبێ بە چاوێکی دیراسەکراوی بابەتەکە بەرچاوی ڕوون بێ کە کاتی ئەبەخشێ بە چ کەسێک بۆ نمونە هەندێک دیاردە هەیە لە کوردەواری خۆمان هەندێک خەڵک دێ سوالەکە لە دەرگای مزگەوتەکانە ئەچێ بەبێ ئەوەی بیناسێ کە ڕەنگە خەڵکێک بیهەتەنا وەکو بابەتێک وەکو بازرگانی بۆ بابەتە ئەکە بۆ خۆدەوڵەمەندکردن بۆتە پیشەی دەچێت زەکاتەکەی تەسلیمێ و کەسە ئەکە بەبێ بیشی ناسێ لەو لاوەڵ ڕەنگە لە گەڕەکەکەی خۆی لە لادێکەی خۆی لە ناسیا و خزم و دەوروبەری خۆی هەبێ بەڵام بە دوواداچوونی بۆ ناکاو ناچێ بە کەسانی مستحق ببەخشێتن چونکە مەرجنیە ئەوەی کەوا داوا دەکا هەر ئەوە هەژار بێ ڕەنگە ئەوە هەژار بێت بەڵام زۆرینەی هەژارەکان ئەسڵ داواش ناکەن. زۆر جار باز لەوە دەکرێت کە دەڵێی هاوکاری کەسێک دەکەم دەڵێت ئەو کەسە موچەی هەیە بەڵام دەبینی کە قەرزارە زۆر پێویستی بە هاوکاریە کەواتە ئەو کەسە مستحقانە کامانن کە دەبێ یارمەتی بدرێن و خێریان پێ ئەشێت. بڵێ ئەوە شێکە لەو هەڵە باوانی کە لە کۆمەلگای ئێمە هەیە کە کەسێک موچەیەکی هەبێ یان خانوویەکی هەبێ یان ئیشەیەکی هەبێ دەڵێت تەواو ئەوە زەکاتی پێ ناچێت یان ناکرێت زەکاتی پێ بدرێت نەخێر هەر کەسێک
ئەگەر هەشی بێ وەکو باسمان کرد لە بابی مسکین ئەو کەسەیە شتێکی هەیە با بڵێن موچەیەکی هەیە بەڵام موچەکەی بەش ناکرد ئەگەر مانگانە پێویستی بە ملیۆنێک دینارە بێ دیناری عراقی ڕەنگە ئەو تەنها حوسەتی دەستکەوێتن نەقسی هەیە واتە نەقسی هەیە بۆ کرێکەیە بۆ خەرجی نەفەقاتی مانگانی ماڵ و خێزانیتی بە هەر شتێک مادەم نەقسی هەیە زەکاتی پێ ئەچێ ئەگەر موچەیەکیشی هەبێ یان پیشەیەکیشی هەبێ بەڵام بەشی نەکات. مامۆستا پرسیارێکم لە مێشکە ئایشەڵانە تۆش تووشی سەرێشەبی و چکە نامەوێت فتوات لێ وەرگرم بەس ڕێنمایی بەڕێزت بۆ من گرنگە با نمونەیەکت بۆ باسکەم بۆ نمونە مسلمانێک خێرۆمەنێک 10 ملیۆن دینارێکی پارەی خۆمانیە پێی خۆشە بیبەخشێ جا زەکات بێ یا خۆت ئیتر خۆی پێی خۆشە ئەوەندە خێر بکە. زۆر جار ئەو بیر لەوە دەکاتەوە ئەم 10 ملیۆنە بداتە 10 نەفەری جیاواز بۆی 10 خێری زیاتری دەستکێ یا وا بیر دەکاتەوە تا زیاتر خەڵک لێی سوودۆن بێ باشترە. پێم خۆشە لە ڕوانگەی شەرعیەوە ئەگەر ئەو 10 ملیۆنە بداتە محتاجێک کە ڕەنگە باری ژیانی ڕاست بکاتەوە یا خود ڕەنگە لە مشەقەتەیەک ڕزگاری بکات ئەمە خێری زیاترە ڕزگارکردنی ژیان و خێزانێک یان ڕەنگە 100,000 بیدەیتە 100 نەفەر و ڕاست ئەوانیش خێرێکی باشە و ژەمێکی پێدەخۆن بەڵام ڕزگارکردنی خێزانێک خێرەکەی زیاتر نیە لە ڕوانگەی شەرعیەوە. بێگومان لە فقی شریعەتی خۆمان باسی ئەو بابەتانە کراوە یعنی چەند ببەخشرێ بە کەسی هەژار هەندێک زانا دەفەرمون بە قەت ساڵێک ئەبێ پێ بەخشێ ئەو ساڵە محتاج نەبێ تەنانە هەندێک لە زانە دەفەرمون بە کیفایەتی عمر واتە تەواوی تەمەنی جارێکی تر نەبێ ئەو کەسە زەکاتی پێ بشێتەوە کەسێک بی محتاج بێ ئەسڵ ئەوەیە کە ئەو کەسە ڕزگار بکرێت نەجات بدرێ لەوەی جارێکی تر زەکات و سەدەقاتی پێ نەچێت اینجا بەقەت ئەوەندەی دەدێت کە ئیش و پیشەیەکی کارێکی پێ بکە یان گرنگ ئەوەیە مهم لەو حاڵەتە هەژاری و داماویە ڕزگاری بێ ئەسڵ ئەوەیە بەڵام هەندێک لە زانیان دەفەرمون ئەگەر وڵات ڕێژەی هەژاری زۆر بوو ڕەنگە خەڵکێک لە برسانە بە وەکو دەڵێ خەریکە دەمرێ یعنی بژێوی خواردن خەرجی ڕۆژانەی خواردن و خۆراکی دەست ناکەوێ ئەوانەیە ئەوەندە زۆرە ئەگەر تۆ بچی هەمووی بدەی بە خەڵکێکەوە خانووی پێ بکڕێ یان شتێکی کارێکی تری پێ بکە هەژارەکان ڕێژیان زیاتر بێ و ینی خەڵکی برسی بەدەستیان نەگە لەو حاڵەتان دەڵێن باشتر وایە بەشی خەڵکە هەژارەکەمە وەکو دەڵێ کەمە بدرێ بە هەژارێک بۆ ئەوەی ئەو ساڵیان ئەو مانگە ڕزگاری بێ لە هەژاریەکە باشترە لەوەی کەەوە خەڵکێک هەریکی بەدەست نەگا و خەڵکێکی زۆری بەدەست بگا مەگە ئیلا لەو حاڵەتە ئەجینا ئەسڵ ئەوەیە ئەوەندە ببەخشرێ کە کەسەکە لە هەژاری و داماوی ڕزگاری بێ کیفایەتی عمری پێ بدرێ. بەڵێ مامۆستا زۆر باشە کەواتە دوو بابەتی تریش هەیە پێم خۆشە بەڕێزە سەرنجی بەڕێزە دهێن وەکو زانایەکی یانی هەم دڵنیام لە نێو کۆمەلگاشە ڕۆڵ و پێگە و کاریگەریت هەیە زۆر جار منی خێرۆمان دەمەوێ ینی خێر بکەم دەیدەمە کەسێک زەحمەت نەوێت فڵان کەزام خێرم بۆ بگێنە زۆر جار ڕەنگە لێرە ئەمانەتەکە ئەو کەسەی کە ئەمە وەسیە لەم بینان نەزانێ بە کێ بیدا یا خۆت بە کەسێکی بگەێنێ ئەو کەسەش پێشتر خێری بەرکەوتۆ لەم لاوە کەسانەی تر بێخێر بوون واجبە لە سەرمانێمە بەتایبەت لەم واقعی ئێستا مامۆستا بینین هەر لە کۆڵانەکەی خۆمان ناسرکەن ڕەنگە دەیان فەقیر هەبێ چۆن ئەو خێرە ببەخشین واتە چۆن خێرەکە بکەین واجبە لەسەر خۆمان من کە بیبەخشم با لە دراوسێکەمەوە دەست پێ بکەم بە کێ بیدەم یان پێویستەکە وەسیەک هەبێ بیدەمە کەسێک و کەسێکی تیژە میشە بۆ من بکە بەڵێ تا بخۆت بۆت بکرێ زۆر زەرورترە بخۆت بەڕاستی زەکاتەکە بدێ خەڵکێکی هەژار و لە قەومە کە خۆت بە دوای داچوونی بۆ بکەیت مەگەر بۆت نەکرێ یان لەو شوێنەی تۆ هەژاری لێ نییە یان بۆ خۆت بۆت ناکرێت دەدەی کەسێک بەڵام ئەو کەسێک کە پێی دەدەی ئەو پێڵێن یەدی ئەمانە ئەو دەستی ئەمانەتە واتە ئەو ماڵە ئەمانەتە لە ئەو کەسە ئەبێ ئەویش وەکو خۆت بە دڵسۆزی بە دوای کەسی مستحقا بگەڕێ و بداتە دەستی کەسێکەوە شایستەیە ئەجینا خۆی گونابار ئەبێ خیانەتی لە ئەمانەتێک کردووە ئەوەشیان ڕاستە هەندێک خەڵکە بەڕاستی ئیهمالی دەکا اینجا بخۆی مەکانەتێکی کۆمەڵایەتی هەیە حەز ناکە بڵێ وڵا یان گوایە بە حیساب تانە ناسرێ نایەوێکەوە خەڵک بزانێ ئەو ماڵەکەی خۆی ئەبەخشێ ئەچێ دەداتە کەسێک کە ئەو کەسەش وەک بڵێ ڕەنگە وەکو پێویست ماڵەکە نەگەینتە دەستێکی مستحقا لێرانە بەڕاستی گونەهبار دەبێ یان نابێ قبولی بکە ئەگەر قبولی بکە دەبێ وەکو کەسە خاوەنەکەی حەقیقیەکە چۆن ئەوێ بگاتە دەستی مستحقێکی ڕاستەقینە بێ بگەینە بە دەستێکی ڕاستەقینە خەڵکێکی هەژارێکی ڕاستەقینە.
زۆر باشە مامۆستا بابەتێکی تر هەیە بەڕاستی خدای گەورە بە شاید دەگرم مەبەستم ڕێکلامکردن نیە بەڵام لە هەرێمی کوردستان دەستی ئەمینی زۆر هەن لە نێو ئەم دەستە ئەمینانەشا کۆمەڵێک دامەزراوەی زۆر باشن کە جێگە دەستیان دیارە لە ناویانە بۆ نمونە دامەزراوەی بەخشین و هاوشێوەکانی کە دەستێکی ئەمینن زۆر جار کەسێک خێرەکەی کەمە ڕەنگە 20,000 30,000 بێ بەڵام ئەگە 100 کەسی 20,000 خێرەکان بدەنە دامەزراوەیەگە و دامەزراوە بتوانێت ماڵە هەژارێکی پێ دڵخۆش بکە بەڵام زۆرجار لە ڕوانگەی شەڕیەوە خەڵک دەترسێت لەوەی کە خێرەکانی بداتە دامەزراوەکان بەڵام بەڕاستی ئەگەر دامەزراوەکە دەستێکی ئەمین بێ تا چەندێک گرنگە پشتگیری و پاڵپشتی ئەم داوەزراوە ئەم دەسە ئەمینانە بکرێ بۆەوەی ئەو خێرەکەمانەشی هەیە کۆ بکرێنەوە و لە پرۆسەیەکی جوانی ئەمانەت پارێزیە ماڵە هەژارەکانی پێ دڵخۆش بکرێت. بێگومان ڕەنگە موئەسسە و دەستگایەک کە وەکو جەنابەت وەسفت کرد ئەگەر دەستگایەک و موئەسسەیەکی جێباوەڕ و میتمانە بێ دەستێکی ئەمین بێ ڕەنگە زۆر باشتر بێ بدرێت بە دەستگایەکی ئاوا لەوەی کەوا کار کەسەی بەخۆی بچێ با بڵێن ماڵەکە ببەخشێتن لە زۆر حاڵەت تا چونکە لیستی هەژاران ڕەنگە زیاتر لە لای ئەوان هەبێ ئەوان بە دوواداچوونە بۆ بابەتێک بەڵام ئەو مەرجە گرینگە جێگای سیقە بێ دەستەکە دەستی ئەمین بێ کە سوپاس بۆ خوای پەروەردگاری مەهەلێرەوە دەستخۆشی لە زۆر لەو دەستگایانە دەکەین کەوا بە شێوازێکی عملی کردداری لە نێو واقعی کوردستانە بینین بەڕاستی هاوکاری خەڵکەکەن بێگومان بەخشین بەو تەسلیمکردنی ئەو دەستگایانە مادەم ئەگەر باوەڕت پێیان هەیە لێیان دڵیای بێگومان شتێکی باشتر ئەبێتن لەوەی کەوا هەر بخۆت تەسلیمیکەیان نەزانی خەڵکی هەژار بدۆزیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا یونس باویانی بانخواز زۆر سپاس بۆ دەرفەتێکە بێ مەدبەخشی سپاس بۆ ئامادەبوونێت. بەڵێ بینەرانی عەزیز وەک لەگەڵ ئێمە یا بینەر بوون ئەوەندەی کە ئێمە لە مامۆستا تێگەیشتین و تەواوی ئەو مامۆستا بەڕێزانەشی لەسەرەوە کۆکەن تکایە خێرەکانتان هەر لە سەرەتای ڕەمەزانەوە دەست پێ بکەن و گرنگە لە ئێستەوە ماڵە هەژارەکان دڵخۆشکان وەروا خواردن و ئەو پێداویستیانەی کە پێویستیانە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و لە ڕووی مادیشەوە کە دەتوانێت هاوکاریان بکە کاتەکەی گرنگ نییە مانگی پیرۆزی ڕەمەزان بە تەواوی مانا هەموو ڕۆژەکانی و هەموو شەوەکانی پیرۆزن و خێر و خێراتی کردن تیاندا هیچ جیاوازێکی نییە بەو نیەتەی کەوا لە پێناو خوای گەورەی مێهرەبانە بێت مێ دەکەین هەر لە ئێستەوە ئەو دەتوانێت دڵی خێزان هەژارەکان خۆش بکە چاوەڕێی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان نەکا ڕەنگە ئێستا بە هەزاران خێزان چاوەڕێی دەستی خێری مسلمانان بن با لە ئێستەوە سفرەکانیان گەرموگوڕ بێ پارشێوەکانیان بە ئاسوودەیی بکەن وەروە ئێوارانیش ڕۆژەکانیان بە دڵخۆشی و بە سفرەیەکی ڕازاوەوە ڕۆژوو بکەنەوە. بەڵە بەڕێزان هاوکارمان سامان فەتاح ڤیدیۆیەکی بۆ ئامادە کردوین کە لە پارێزگای هەڵەبجە گەنجێک با شێوەیەکی خۆبەخشانە لە خزمەتی مزگەوتەوەتە خزمەتی مزگەوت دەکات فەرموون با پێکەوە بینەی ئەو ڤیدیۆ. بناوی خوای گەورە بەخشندۆ میهرەبان من بیلال سەید ئەحمەد لەدایک 20 ساڵی 1970م هەر لە تەمەنی لاوێتیم و لە تەمەنی 12 ساڵیوە ساڵی 99 هەتاکو ئەم کاتانە لە خزمەتی مزگەوتی گەیلانیام تاکو ئەم کاتە الحەمدوللیلە هەمیشە و فەرمایشتەی پێغەمبەری خوا مەکەوێتە یاد کە فەرمێ رجل قلبه معلق بالمساجد حەوت تاقمەتان لەژێر سێبەری عەرشی خوای گەورە یەکێ لەوانەی گەنجێکە دڵی پەیوەست بێ بە مزگەوتەوە تەماناکەم خوای گەورە بە یەکێک لەو کەسانە ئەژمارمان بکە ئینشەڵڵا. وەڵی ماڵی مزگەوتی گەیلانیم لە ماڵی خۆم زیاتر خۆشە بێ ئەگەر بۆ پارە بم کردایە تای سالەوەشێ 6 جار تاعینات بووە بەنیسی بووە وەکو چەکداری و سایقی بەبرس و باخەوان و ئەم شتانە بەس الحەمدوللیلا قەت مزگەوتم جێ نێڵەوە تەنها لەبەر خاتی خوای گەورە. وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى
يدبر الأمر يفصل الآيات لعلكم بلقاء ربكم توقنون. والله مزقود أما به بيان فرزد أرجع مزقود كيتو أما أو إنجا دائما خاويني مزقود لحل التواليات وهلا فحصي مبردة دوانزم مبردة معناه ما وقت فصل غير مكا هاوينا قزقداني مزقود دو قاتا أو جا ئاو دانی درەخت و چیمەن و ئەم شتانە جا کاتی نوێژەکانە کارەبا بڕان هەیە و مۆلیدە داگرساندنمان هەیە و لەپاڵ ئەرکی مزگەوتیشە ئێمە تەعزیەخانەیەکیشمانەیە ئەگەر تەعزیە ڕووکاتە مزگەوت ئەرکی تەعزیەخانە ئەو تەعزیەش لەسەر ئەرکی مزگەوتە بەڵێ ئێمە خادمی ڕسمی شتیمانیە نەوەڵا هەر خۆم تەنها خۆم وەسای ئیزوگام ئەو ڕۆژانێک کە خۆمەشم بۆ ئیش نوێژی نیوەڕۆ و عەسر خێزانم نیو ساعت پێش نوێژەکانیەت دەرگاکاتۆی تر هەر لە داگرساندنی سەرتا لەکردنەوەی مزگەوت و داگرساندی سپلێت و موبەڕیدە و داگرسانی پلاکی بیر و ئەم شتانە. دوعای خێرمان هەیە بۆ سەرجەم ئەو کەسانەی کە خزمەتی مزگەوتەکانی خواکەن ماڵەکانی خواکەن بە بەرامبەر چی گەنج بێ چ پیاو بێ چ ئافرەت بێ. ئێمە گەنجێکمان هەیە لە مزگەوتی ئەمە پێی ئەوترەیە کاکە بیلال یا پێی ئەوترێ مەلا بیلالی شەر. ئەم گەنجە موالیدی 1970 من لە 2000ەوە لەم مزگەوتام. لەو کاتەوە من ئەوەتانێم لەم مزگەوتە ئەوە 22 ساڵە. ئەم گەنجە شان بە شانی من ئەوەتانێ لە مزگەوتە هەر بە بچووکیەوە هەتاکو ئێستا کە خاوەنی ژن و ماڵە و حاڵ و گوزەرانی هەیە. خزمەتی ئەم مزگەوتی کردووە بەبێ هیچ بەرامبەرێک. یعنی شەو ڕۆژ لە خزمەتی ئەم مزگەوتایە ئەم مزگەوتە هەر شتێکی پێویست بێ ئیشی کارەبای هەبێ ئیشی ئاوی هەبێ ئیشی پاک و خاوێنی حتا تاوالێتەکانی هەبێ ناو مزگەوتی هەبێ هەر ئیشێکدار و درەخت و جوانی و ڕازاوایی ناو مزگەوتەکە هەر ئیشێکی ئەم مزگەوتە بێت پێویست ناکە پێی بڵێ خۆی پێی هەڵەسێ منیش یعنی حڕیەتی کاملم پێداوە و تۆ مەکاکە بیلال تۆ چیەکەی لە مزگەوت کە خەرج سەرفەکەی بڵێ بە من لەسەر من و تۆ ئیشی خۆت بکە ماشەڵا ئیشی مزگەوت کاری مزگەوت هەمووی ئەو پێهێڵەسێ من دوعای خێری بۆ کەم بەڕاستی و بەبێ هیچ بەرامبەرێک. طبعا ئێستا کاکە بیلال خاوەنی ژن و مناڵە حتا کرێتیشە لە خانووە خاوەنی منداڵێکە ئیشێکی ڕسمی نییە کە بڵێ ئیشێکیە خۆی کرێکاری ئەگەرە بێ ڕۆ کرێکاری ئیشێکەکە دێتەوە خزمەتی مزگەوتەکەیشەکە هەرچەندە ئێمە ئەگەر بڵین هاوکاری ئەمە شتێکی سابت نییە بڵین هاوکاری ئەم گەنجە ئەکرێت یانە بەڵامی تر چۆنێک بتوانین معلومە خەڵکی ئەڵەبجش خەڵکی فەقیرە قەت ناتوانێت لەو ئاستا پێداویستی گەنجێکی ئاوها دەرکاکە خزمەتی مزگەوتەکە بەڵام ئەو هەر لێبڕاوانە ئیشی خۆی و کاری خۆی ئەکات هەرچەندە کرێکاریەکە دێتەوە ئیشی مزگەوت و کاری مزگەوت تا ئێستا پەکی نەکەوتوە مزگەوتی ئێمە مزگەوتی گەیلانی لە هەڵەبجە یەکێکە لەو مزگەوتانەی کە لە ڕووی پاک و تەمیزیەوە هەم لە ڕووی قەشەنگی ناو مزگەوت و گوڵ و گوڵزاری ناو مزگەوت یەکێکە لەو مزگەوتانە کە دەستخۆشی بوو هاتوۆتەوە لە ئەوقاف لە کاتێکا کە کارگوزاری ڕسمی نییە ئەوەی کە هەڵەسێ بەو کارە کاکە بیلال لە پێی هەڵەسێ. ومن كل الثمرات جعل فيها زوجين اثنين يغشي الليل النهار إن في ذلك لآيات لقوم يتفكرون. بەڵێ ئازان لە قەزای پێنجوێن دوکانێکی شیر یەمەنی لەبەر مانگی پیرۆزی ڕەمەزان شیرینی لەبەر مانگی پیرۆزی ڕەمەزان بەبێ بەرامبەر ئێواران شیرینی وەروەها ئەو بارهەمانەی کە خۆی بەرهەمی دێنێ دەیداتە ڕۆژەوانان بۆی ڕۆژویان پێ بشکێن وەروە ڕۆژۆکە بکەنەوە ئەمەش خۆشبەختانە لە نێو کۆمەلگای کوردی لە نێو کاسبکارەکان ڕنگدانەوەی زۆری هەیە لە زۆربەی شار و شارۆچکەکان ئەم جۆرە لە کللتوری دەزاوەڵایی و وەروەها خێرکردن دەبینرێ هاوکارمان وشار چۆتە پێنجوێن لەوێ لەگەڵ شیرینیەخانەکەیە ڤیتێکی وامەدەکردوین لەگەڵێوە بینەری دەبین.
نزیکی 4 ساڵی ئەمەم پرۆژەیەمان ڕاگەیاندووە بەم ساڵەوە پێێنینە چوارەم ساڵی ئەم پرۆژەیە کە ئێمە توانیمانە لە ڕێگەیەوە هاوکاری کۆمەڵێک خێزانی منتیقەکەی خۆمان و شارەکەی خۆمان بکەین ئەو خێزانانەی کە هەژارن و دەستکورتن ئێمە هەتا چەندێک بتوانین هاوکاریانەکەین لە پێش بەربانگ و بۆ ئەوەی لە کاتی بەربانگ بە شتێکە بێکە ڕۆژەکانیانی پێشکەرن پرۆژەکە الحەمدولillah ساڵ بە ساڵ سەرکەوتوترە بێت ئێمە وەک خۆمان حەز ناکەین کە ژەژار بێ و ئیشی بە ئێمە بێت ڕاستی بەڵام ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمە بێ و بە ئێمە بکرێت لەگەڵ هەژاران ئایکرد ئیتر تا چەندێک زۆر بێت یان کەم بێت ئێمە هەوڵی خۆمانی لەگەڵایین بدایەتی بیرۆکەکە براگەورەکەم کەم بیرۆکەی بۆ هات و حەزی کرد هەڵسێ بە هەڵواسینی ئەم فلێکسە بۆ ئەوەی خەڵک ئاگادار بێ وەزایدن ئەوانەیشی کە ڕویان نێت بێنە لای خۆمان ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆمانەوە ڕقەم و ناونیشان و ڕقەمی خۆمان داناوە ئەگەر بتوانین بەدەستیشان نەگەێنین ئەو کەسانی کە لەو ڕێگەیەوە داوامان لێ کرد ئەی ئێوە بەنیازن ئینشەڵا بەیزنی خوا لە داهاتوو ئێوە بەردەوام لەسەر پرۆژە لەمان بەردەوامین و پشت بەخوای ئینشەڵا پرۆژەکەمان گەورەتر و گەورەتریشەکە وەڵی داواکاریم لە دوکانارەکانی تر بەعام نەک تەنها پێنجوێن لە هەموو دوکانارەکانی تر هەتا بۆیان نەکرێت هاوکاری ئەو ئایلانە بکەن کە دەستیان کوردە هەر هەمومانێکی ئەگەر تۆزێک هاوکاریان بکەین ڕەنگە ئەو مانگە بتوانن بە دڵێکی خۆشەوە بڕێ پێنجوێن سیمای جوانی زۆرە یەکێکی تر لە سیما جوانەکانی ئەم قەزایە ئەم شێوەیە کە خۆتان نەیبینن ئەمە دوکانێکی شیرینیە و ناشیرینی کلاسیکۆ کە بڕیاری داوە ئەمە بۆ سێم ساڵیەتی داوا لە هەژارانی ئەم شارە دەکات کە شەرم مەکە ئەگەر پارە لە گیرفانتانە وەرە شیرینی بەرەوە و مناڵەکانت بێشیرینی مەکە هەمووتان لەسەر سفرە بە پێکەنینەوە شیرینی ئەم دوکاندارە خۆشەویستە بخۆن بەڕاستی جێگەی دەستخۆشیە داوا لەخوا دەکەم خوای پەروەردگار بەرەکەت خاتە ڕزق و ڕۆزیەوە خوای پەروەردگار ئەم سەدەقەیە لێوەربگرێت و سەرجە مسلمانانی تریش چاوی لێ بکەن ئەم مانگی ڕەمەزانە دەرگایمان کراوە بێت گیرفانمان واڵا بێت بۆ فەقیر و هەژارانی شارەکەمان بۆ ئەوەی ئەوانیش لەگەڵ هەمومانە پێ بکەنن و بەخێر و خۆشی ئەم مانگە بەڕێ بکەن ئەمە جێگەی دەستخۆشیە. با سوهیب محەممەدی هاوکارمان لێمان نیگەران نەبێ ئەو ڤیتی ئەو کردبی من وامزانی و شار کردوێتی تر خۆشتان ڕێکەون گرفتمان نابێ بەڵێ لەگەڵ هاوکارم شەیدا پرۆگرامی ئەم جارەی مانگی منمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانی پیرۆستان قبول بێ ئینشەڵڵا. خواتان لەگەڵ. دەست خۆش.